خۆ هەندە کەسەیە نەزم لۆ قسەی دەکات لە سوشال میدیای تێناگەم لۆ قسەی دەکات ینی لۆ ینی 1000 کۆمنتی لۆ دێ 999 جوودە لەسەر باسچی خۆت پیتی ئەو کەسەت فترەی گەنجی بوو بڵێ لێرە ئەبزانام گۆرانی شل لۆ گۆت بوو وتی کچت دەوێت لە بۆت بینم وتم نا وتی هەمانە چەندە دەوێت لۆ دێنم نعنیە نەگیەک لە دوای خێزانی خوالی خۆش بووت ناتوانانی بەرامبەر کامێرە ئاخزانم ئەو سەر و ڕشسپی بوو نەهیەوە کارەکان زۆربەی بە شێوەزاری هەولێری خەڵکی هەولێر بۆ گشتی شەرمن زۆر نازانن خۆ ببەنە پێش کاک وسامەڕای تو چیە لەسەر بابەتی فرەژنی ئەمن دەرێم ئەگەر ینی خوار ڕێدایە چارژن و خوار شەرعوتەوە باسی مامجلال و کۆمەڵک کەسایەتی ترت گەرە حەزم لێ بێ سەر بابەتی سیاسی ئەی دەرێت بابە بە خۆت فول بوو بێ پەرلەمانتار و کە پەیوەندیم پێوە کردی باس لەوەی کردکەتە من بوویتە 6 ساڵ و خەریکە فیر بووی بەس ماشەڵار گەنج و جوانی وەڵا بە ناوی خۆی بەخشندێ هێرەبان ڕەنگە سەبەبی گەنجەکەی بەشەچی ینی ئەوە بی وراثەبی ئەمە بە درنگ پیر دەبین وەکو ڕیشم و سپی بوون نا بەس وەکو جسم و حرەکە و ئەوانە باپیرم 97 ساڵژیە باپیرەکەی دیم ئامۆزای بوو 92 ساڵژیە بابم ینی لە چاوەوان کەم ژیە 74 ساڵژیە بەس بە ساغی دەژین ینی ئەلحەمدولیلە ئەبن بە خۆم وەرزش زۆر دەکەم مەلەی دەکەم هەموو شەوێ تقریبەن 10 کیلۆمتر ینی لە 6 تا 10 کیلۆمتر بە پێیان دەڕۆ لە ماوەی 24 ساعت ئەوە ینی بەرنامەیە خواردنم کەمە بە ڕۆژی بوونم زۆرە ئیدی ئەوی دیش خەم بەدەستە خۆت نییە جاری وایە دێ دەکرێت لە جەنابەت پیری و هەزار جوانی بەکاربیین لە شوێنەوەی پیری و هەزار عیب چکە لە کوردەواری هەر دەڵێن پیری و هەزار عیب ئەتوو بە خۆت جوانی زۆر سوپاس دەگەڕێنەوە سەردەمی کۆن هەرچەندە گوتت بیرەوەری شتم زۆر باش نییە هەندێک شتم لەبیر دەچێتەوە لۆ ئێستان کە دەکەوتە تەمەەن ئەوە نابی باش سیڤ نابی با بچینە سەردەمی کۆن هەر بە بۆنەی گەنجەکەی بچین ئەو سەردەمی کە گەنج بووی و بەشێک لە ژیانت سەردەمی خۆشەویستیش بووە کە سامە جەمیل خۆشەویستی تێدا کردیەوە بە تایبەت سەردەمی پەیمانگە وابزانم جەنابەت دووجار خۆشەویستی و ئاشقاتی لە ژیانی چۆنە تەبیعەتی ژیان وایە ئینسان لە تەمەنی خۆی چ کەس چۆکەر زۆر کەسی خۆش دەوێت جاریوا خۆشەویستی عابرات و دانیشتی کچەک لە وەری دەبینی دەکەوتە بەردڵت خۆش دێ بەس کە دڕۆی دوای لە بیری دەکەیوە نییە ئەوە لە ژیانی هەمومان بە تایبەتی لە فترەی هەرزەکاری ئەو شتە ڕوویدا بەڵام ئەوەی کە بەڕاستی خۆشم ویستە من هەدەفمەوە بوو بیهینم یعنی ببیتە هاوسەرم ببیتە داچی منداڵەکانم ببیتە کەپرێک لە بۆ ماڵی من بەڵام نەبوو ئەیتر کە نەبوو قەدەرە و پێی ڕازی ئەوەم زانی کە لەسەر باسچی خۆت پیتی ئەو کەسەت فترەی گەنجی بوو بڵێ لێرە ئەبزانام گۆرانی شل لۆ گۆت بوو گۆرانیەکە فەشەلی هینا تووشی شکستەشی گەورە بووم گۆرانێکی عومەر دزەیم بووە هەنگێک بووە و لەوێ بوو گوتم بە حساب دەنگم خۆشە ئەمن دەنگم وەکو وتاردان وەکو بێژەر وەکو ڕۆژنامەنووس وەکو ئێڵقا وەکو قسەکردن خۆشە وەسڵەن کە وەکو گۆرانی گوتم خۆش نەوی ئەیترەوە قەنەعاتی پێکردم بچم بەس سەرکەوتوو نەبووم لێیە وام جێ لێ بوو کە گوتیان لە بینی بابی ڕەحمەتی و خۆی وای دیاری کرد بوو کەیەکیان هەڵبژێری یان وەبزان بە خۆت باست کرد خۆی دەزانی چۆن بوو من ینی کە ئەو کچەم دیت بە بابم گوت بە ڕەحمەتبی وتم حەز دەکەمێ لە ڕێداکەمەوەوانە عادەتەن ئینسان ڕاستەوخۆ جیلی ماو کاتەوا بوو شەرم دەکرد یەکسەر بوو بابت بری ئەیدێ داکەم لەگەر بابمی باس کردوەوەنەوت بابە معارز بوو ڕازی نەبوو جیاوازش فکری هەبوو لە نێوان ینی بابم و ڕەنگە بابی ئەو کچە یا لە نێوان ئایلێک ڕازی نەبوو تقریبەن 5 سال 6 سال تا 7 سالم حاولم کرد سەری نەگرت دوای ڕۆژێک وابزانام نوێژی عیشایم دەکرد لە مارێ بوو لە مزگەفتێ بوو نازام فکرم کردەوە گوتم ئەگەر باب لە دەست بدەی بڕوا نایێتەوە داگ لە دەست بدەی نایێتەوە ینی ئینسان یەک بابیە یەک داچیە بەڵام ئەگەر خێزان لە دەست بدەی یا کچەک لە دەست بدەی خۆشت بێ بڕوایەکی دی دێتەوە تاویز دەبتەوە ینی دەبتەوە بە دیلی یەکەشی دی لەبەرەوە بڕیارە قورسەمدا گوتم ناتاکو بابم هەر دەبژێر
ئیدی بەبام گۆڵوەتم ئەو مۆزوعە بە نسبەتە من کۆتایی پێ هاتەوە ئیدی جارێک لێو مۆزوعی ناکەینەوە فعلەن کۆتاییمان پێهینە و ئەویش سوەڕێی خۆی یان ئێستا شووی کردی و منداریە و ماڵی خۆی هەیە ئەمنی ژنمینە چوومە ماری خۆم بەڵام خۆی ئینسان ینی تەبیعەتەکەیە ینی هەندە شتێ لەبیر ناکرێ ینی وەکو یادگاری وەکو کۆمەڵک شت و دوایی بابم پاشی تقریباً ڕەنگە 20 ساڵی 20 سال زیاتر 20 سال زیاتر ڕۆژێک پێکەوە بووین لە تازێکی داهاتینەوە لە پێش سیارەی دانیش بوو گوتی گەردەنە مازا دەکەی گوتم من دەبی بە تو برێم کوڕ دەبی بە بابی برێوە نییە گوتی وەڵی دەبی گەردەنە مازاکەی گوتم نانا من ئەمت بە تو دەرێم گەردەنە مازاکە بەس لۆ دەرێ بۆی چکە ئەو کچەم لەوە نەینە گوتم ناگوتم بەجێیتم کرد خوا دوو ژنەی دامێ زۆر دەری خۆش بوو بە قسەی چکە خێزانی یەکەم وفاتی کرد بە ڕەحمەت بی بە نەخۆشی شێرپەنجەی دوای 4 سال خێزانی تازم پێکینەوە ئەمن نازەم ئەو چاپێکەکە ناوا تەبیعی ئەمن بە لەهجەی شاری تەبیعیە ئەوەشیان هەر باز دەکەین لە ئەسنای هەتا ئەو قسانەش لە ئەسنای پۆدکاستەکەی دەبێتن زۆر ئاساییە باسی دەنگخۆشیت کرد کە گوتت دەنگما هەمووی خۆشە بە زیاتر لۆ شیعرەوە ئەو شتانە هەڕاست دەمێ گرەی بدەم بە بابەتی هونەر بە تایبەت ئەتوو وەک کوڕەمەلا کاتێک کە دەستت پێ کرد کوڕێک لە خێزانێکی ئاینی ئەو سەردەمەی کە تو هاتیە ناو بواری هونەر و ڕاگەیاندن بە تایبەت کەسایەتی هونەرمەندەکان زۆر شتێکی باش نەبوو لە ناو کۆمەلگا هەتا پێیان دەگوت تیاتر و چاوەش و هەندێک ناویان لۆ پەیدا ئەوە کو بوو ینی ئەتوو کە حەزت کرد داخلی هونەروی لە کاتێک بەریەکەوتنی چ لە ڕووی کۆمەلگا چ لە ڕووی دینی تۆزە قورس بوو خۆی ئەمن بە فیترەت هونەرمەند بووم ینی بە فیترەت و بە دروست بوون هونەرمەند بووم بە بەڵگەی ئەوەی ئەوە کەم شانۆگەری هەبوو لە هەولێرێ ئەگەر عارز کراوی نەمدیت بێ نەچوو بم و لێوە سەتی فەنی برادرم هەبوون و ئەو فیلمە بەهێز و بە قووەتانی کەەوە لە هەفتەکان و هەشتاکان دەهاتە سینەما دەچوم دەمبینی ئەجا درامای تەلەڤیزیۆنی متابعەتی زۆر وردم هەبوو گۆڤار و ڕۆژنامەی هونەری کە لە هەفتا و هەشتاکان دەرەچوو زۆربەی زۆریم بینی بوو دەبخێنەوە لەبەرەوە بەهرەشی هونەریم تێدا بوو بە فیترەت لە ناخم بەڵام ئەوە پێویستی بەوە بوو مەسەلەن بتەقیتەوە نییە هەتا من لە 85 کە ئیعدادیم تەواو کرد زۆر حەزم کرد بچمە ئاکادیمی هونەرە جوانەکان بەس تەقدیمم نەکردانی نازانم لۆ خۆزگە تەقدیمم بکرد وایە و کاتی ڕەنگە وەری ژیرابام لەبەر دەنگم و لەبەر ئیلقای سەوت و ئەوانە ئیدی زروفە کاتە پێش دوای ڕاپەڕین کە لەگەڵ کاک عەبدوڕەحمان سدیقی یەکترمان ناسی ئەوەی ئێستا بەرپرسی دەستگای ژینگەیە کە عەبدوڕەحمان کەرکووچیە بۆ ئەندازیاری مەدەنیە ئەو کاتە کە ئەوم ناسی تازە ژنەی نابوو یەک منداڵی هەبوو کۆمەڵەکی دروست کرده بوو کۆمەڵەکی ژینگەیی کۆمەڵی کوردستانێکی سەوز ئەمنیش بە حکمێ مۆزەف بووم لە بیەی بەشەری ئەو کاتە پێیان دەگو بیەی بەشەری ژینگەی مرۆیی هاتەوێن دەرێ وتێ من کۆمەڵەکم دروست کردی و حەز دەکەم من گۆگەر بەشداری بکەن و کۆنگرەی دەبەستێنەوەوانە وەڵامیش بۆتم بوومە ئەندام فعلەن بوومە ئەندام فۆرمم پڕ کردەوە لەو کۆمەڵەی و دوای ئەوە کە عەبدوڕەحمان بەرنامەشی دانا لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەرنامەی زانستی ژینگەیی ڕۆژێک بە منی گوتی لۆ نایەی لەگەرم تاقدیم بکەی وتمە خەم پێشەریم نەکردیە وتی دەنگت ئیلقات یعنی بە قووەت دەتوانی ببیە بێژەرێکی سەرکەوت گوتم باشە وەڵات چوین شەوێ بەرنامەکەی لە بۆ هینامیا عەسرێ گوتی ئەوانە بخێنەوە سبەینی تەزیل دەکەین چونکە من لەگەڵ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ڕێکەتیمە و تاوە ڕازینێ بە بەرنامەکەی شەوێ دەبخینەوە زۆر دەترسام ینی درم لێ دەدا و کامیرە بەرامبەر تو یەکەم جار ینی بەزوە بزانم ئەوە هەر حەزی منداڵی بوو لە منداڵیەوە هەر حەزل لەوە هەبوو کە بچێ بەردەم تەلەڤیزیۆن ئەمن خوێنەرێکی زۆر باش بووم چ کوردی چ عەرەبی عەرەبیەکەم زۆر بە قووەت بوو بە حکمی ئەوەی بابم یەکەم مامۆستای ئاینی بوو دووەمیش چاوی لە دەستدا کە چاوی لە دەستدا ئەمن کوڕی گەورەی بووم ئەمن لە بووم دەخیندەوە کە دەبخیندەوە کتێب و شتوانە ئەگەر لە خینەوەی غەڵەتم بکرد با لۆی ڕاز دەکردمەوە تێگۆ ئەوهانیە ئەوە دەبتە زەماوە دەبتە کەسرە چکۆ و فاعیلە و مەفعولە ئەوانە نی قەو بە قەواعیدی زۆر باش فێرکردم هەتا لە ئیعدادیە ببیرم دێوا بزەم سەفی 6 بووین مامۆستایەکی عەرەبیمان هەبوو ناوی مامۆستا حەمەد ئەمین بوو زار ڕەحمەتی لێبی بادینی بوو لە عەرەبی یەک لە مامۆستا هەرە بەتوانایەکان بوو لە ئامادەی کوردستان
ڕۆژە گوتی بخینەوە مطالعە بوو شتێکم خیندەوە من تەڵەبە یەک دوو تەڵەبە لە پێشە من خیندیانەوە دوای سڕێ من هات خینمەوە هەر تەڵەبەی دووسێ خەتی دەخیندەوە دەیگۆ بەستە تەحویل بە ئەمن خینمەوە و کە گەیشتمە مەقتەعەکەی ڕاوەستان گوتی بەردەوام بە دیسان خینمەوە بەینەشی ڕۆشتم گوتی دیسان بەردەوام بە تەڵەبام و تەماشایان کرد دوای لێ بمەوە گوتی ئەتوو زۆر جواشتی دەخینەوە لە چه فێر بووی گوتم وەڵە بابم گوتی بابت چ دەکا گوتم بابم مامۆستایایی نییە گوتی زۆری پێسەیر بوو ئیدی ئەوە کە عەبدوڕەحمانیش ینی دیتیتی ڕەنگە ئیلقا باش بێ لە فعلەن شەوێ ترسام دوای فکرم کردەوە کات خۆی مزیعەک هەبوو لە تەلەڤیزیۆنی عێراق عەدەسەت الفەنی تەقدیم دەکرد بەرنامەک بووە بزانم ناوی عوهود مەکی بوو ناوەکەم باش بیری نییە مقابلەشی لەگە کرابوو لە گۆڤاریا لڤای پێیان گوت بوو کە بەرامبەر کامیرەی دادەنیشی ناترسی وەختی بەرنامەی پێشکەش دەکەی گوتی نالۆ بترسم گوتی ئەم جارێ بە کامیرەکەی دەریم ئەتوو ئاسنی ڕۆحت لەبەر نییە ئێستا دەتانم چەکوچەکی دەست بدەمێ بێ پارچە پارچە بکەم بەزە تویچت پێ لەگە من پێ ناکری لەبەرەوە لۆ لێت تو دەبی لە من بترسی ئەو قسە زۆر قووەتی دامێ فعلا نەترسم سبەری چوو تەقدیمم کرد بە ڕەحمەت بیکەریم عوسمان لەوێ بوو کاک زاهیر عەبدوڵڵا بوو کە ئێستا نەخۆشە خوای گەورە شفای بدا کچەک لەوێ بوو مهندیسە بوو ناوی بەیان نانەکەلی بوو مۆنتازی دەکرد لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کاک شێروان مصەویر بوو یادی بەخێر ڕەنگە ماوی ئەمەجمعشی بەزانم ساڵی 1992 بوو ئەو کاتە 93 لەو دەورەی ڕەنگە 92 بوو تازە تەلەڤیزیۆن دانرا بوو چوم یەکسەر خینمەوە و تەقدیمم کرد کەریم عوسمان لە پشت کامێرە ڕاوەستا بوو کە تەواوم کرد هات گوتی ئەتوو لە کوێ بێژەری وتم لە هیچ جێیەکی بێژەری نەکردێ وتم کەریم مزیعەش زۆر بەقووەت بوو بە ڕەحمەت بی مێردی دڵخوای تاهیری لە بێژەرە هەرە بەتوانەکان بوو دەرهێنەریش زۆر بەتوانێ شانۆیش بوو وتم ناوەڵام بێژەریم نەکردیە قەت گوتی دەنگ زۆر با گوتی تو بێژەرەشی زۆر سەرکەوتو لێ دەرەچی فعلا دوای ژوا دەرچوو هەر دەربارەی گۆرانی بەشێک لە ئەو کەسانەی کە ئینتیمای ئاینیان هەیە دەڵێن گۆرانی حرامە زۆر بزانم جەنابەت پێشتر بەرنامە لەگەڵ هونەرمەند بەهجەت یەحیاشە بۆ تێڕواین تو چییە دەربارەی گۆرانی گوتن و هونەر بەگشتی کە جەنابەت کەسایەتیەکی دیاری لەو بابەتە خۆی دەزانین چێ هەموو شتێک ینی حرام و حەڵالەکەی دەبێت بپێورێ بە پێوەری شەرع ینی لە نەزەری من ئەدەبەک نییە بە ناوی ئەدەبی ئیسلامی هونەرێک نییە بە ناوی هونەری ئیسلامی ینی ئەمن وای لە بۆ دەچم و هونەرێک نییە مەسەلەن بە ناوی هونەری علمانی یا ئەدەبی علمانی یا قەومی هەر لە ئەدەبی ئیسلامی بەڕێی من هەر گۆرانیەک هەر درامایەک هەر نووسینێک هەر شعرێک لەگەر پێوەرەکانی شەرع بگونجێ ئەوە تەواو ینی دەستە قالبی ئیسلامی و تەواو دینە ئیتر با کابرایشی وەنانی بیرێ کابرایشی ئەمریشی بابیرێ گۆرانیە کە لەسەر سروش لەسەر چیال لەسەر جوانی لەسەر بەهار دەرێ ئەگەر هیچ ئەوەی ناشەرعی تێدا نەبی تەواو دەستە قالبی ئەوەی و تەلەڤیزیۆنیش دەبیدا ئەمن وا تەعاملم کردیە بەوەی چاو پێکەوتم لەگە زۆربەی هونەرمەندانی کوردستان کردیە هەم گۆرانی بێژ هەم ئەکتەر و دەرێنەر و ئەوانە لەو قالبەیەوە و بەهجەت یەحیاشیەکە لەوانی کەوا بەڕاستی مەجموعە گۆرانی زۆر خۆشی هەیە هەموو کەس دەتوانێت جێ خۆ گوێ لە گۆرانیان ڕادەگری ئێستا کەمتر ئێستا زۆر کەم ینی زۆر کەم جێم لە گۆرانی دەبیت چکە زیاتر خەریکی خینەوە و نووسینم لە ناو سیارەش بە زۆری لەسەر ئەوەی دانێم دەنجی قورانی پیرۆسە جێ دەدەمە قورانی بە زۆری ینی سیارەی باژۆمی لا گوێ لە قورانی دەگرم ئەو کاتانەی کە لە هەم رادیۆ یەگرتوبی هەم تەلەڤیزیۆن یەگرتوبی جگە لەوەی لە رادیۆ یەگرت و سەرتا لەگەر مامۆستا شکرۆڵا بەرنامەتان بوو ئاسێ بەیانیان دواتر ئێستا ینی هەندێک ڤیدیۆم دەکەوتەوە بەرچاوی کاتی زمانی وەختی هەر جەنابەت بە خۆت پێشکەشکارەکەی دەچێت لای خەڵک کۆمەڵک دیاریان پێ دەی نازەم ئەو کات برنج و گۆشت و شتیوا بوو ئەگەر بەرنامە خێرخوازەکەی برێ خێرخوازینە و پرسیارتان دەکرد و لە بەرامبەر پرسیارەکەتە نیمە ئەوە بخواریە ئەمن ئەو بەرنامە وابزانم ڤیدیۆیەکی تووشم دیت و ئەوم تەقدیم نەکردێ پرسیارم کردوی هەدیەم دابینە نەک لەبەرەوەی پێم کەم بوونەوە ینی و بەرنامەی من نەبوو بەڵام بخاری برام تەقدیمی کردیە مەسعب تەقدیمی کردیە بەزە من پێیان نێریم کردیە مقابلاتی خەڵکم کردیە ئێستاش چاپێکەوتنەکانی نوهەتەکان مایە لەگە یەک دوو مروری دەکەم لە سەجادەی لەگە بۆ یاخسەشی لە ناو قەیسەری لەگە یەک دوو ئافرەتیە پرسیاریان لێ دەکەم بەرەبەری جێژنەیە لەگە دوکاندارەکانی ناو قەیسەریە ئەو جارەی مەلایەکانی شاری هەولێرێ خۆپیشاندانیان کرد دژی شەڕی ناوخۆ لەوێ مقابلەی مەجموعەکەم کردیە ینی ئەو پێیان نێریم کردیە
مقدم بەرامج بوویمە ئامادەکار بوویمە دەرهێنەر بوویمە ینی هیچ ئیشەک نەمایە لە رادیۆ و تەلەڤیزیۆن نەمکردبی زیاتر خۆت لە کارساویریشم کردەوە ئەمن زیاتر وەکو دەرهێنەر ئەبزانام ئەکتەریش زۆر کردیە بە تایبەت لەو درامایانەی خۆ زۆر ڕۆڵی کەسی وەک فێڵباز و شتانە دیتبوو ینی زیاتر هەست دەکرد چیان لێدات کە دەستم بە هونەر کرد هاتمە نێوەندی هونەری یەکەم جار وەکو ئەکتەر دەستم پێ کرد ینی لە ڕێی کاکشوڵا شێخانی کە هاتە رادیۆیی بە خۆی بۆ مامۆستاکرەمی کورتە تەمسیلی رادیۆییان دەکرد پێویستیان بە ئەکتەرێکی بوو دوو کەس بوون ئەوان پێویستیان بە کەسی سێم بوو منە و کاتەم دیری رادیۆ بووم گوتیان لۆ نایەت و بێی دەورەکە بینی گوتم تەمسیلم نەکردێ کاشکوڵا گوتی ناوەرەم فێر دەکەم ئاسانە وەڵا هەندێک شتو ئەوانە و گوتی زۆر باشە دەست خۆشبێری لە کوردە تەمسیل رادیۆی لەگەریا بوو پاشانیش تەلەڤیزیۆنی ماکرد یەکەمیشمان درامای پەشیمانی بوو دەرهێنانی کاشکوڵای بوو سیناریۆکەمان بە مشتەرەکی نووسی نووسەرەکەی مامۆستا ئیبراهیم ڕەشاوی بوو بازم ساعتەک و 10 دقە بوو یەکەم دراما بوو لە تەلەڤیزیۆنی کرا دوای وردە دەستمان پێکرد هەتا ساری 98 تقریبان دەوری 20-25 کورتە تەمسیلیمان کرد زۆربەی دەرهێنانەکان یە کاشوڵاوی ئامن بووم پاشان کاشوڵا کە ڕۆیی چوە ئەوروپای ئەمن بە تەنێ مامەوە فەرقەکی زۆر گوتیان وسامە تەواوی دی کاشوڵا ڕۆی هیچ پێ ناکرێ گوتم دەبی بسەلمێنم دەتوانم فەرلەن زنجیرە درامای کۆچم نووسی کە 29 بوو دابەزی دەنگدانەوەی زۆر زۆریشی بوو هەم نووسین بوو هەم دەرهێنار بوو هەم نواندن بوو ئێستا لەو تەمەنەی خۆم کە ئێستا تێدامە زیاتر حەزم لە نواندنە کە لە بەدەستی دەرهێنەرەکیش بکەم چونکە تەنێ دەرهێنەری مادیبوونی زۆرە هیلاکی زۆرە ینی دەبیە گەورەی شەکەی گەورەترین غەڵەت ڕووبدا لە جێک لە سەد و حسابە بەڵام ئێستا حەزم لێ ئەگەر وەکو نواندنیش بکەم کارەکان زۆربەی بە شێوەزاری هەولێرین ئەوانەی لە ڕابردووشکردن ماوەک دەنگۆیەکی وا هەبوو گوتیان کاگوسامە بۆی لە کارکردن ڕاوەستاوە لەبەرەوەی لەو شوێنەی کە کاری لێ دەکات داوای لێکراوە بە لە شێوەزاری هەولێری هیچی تر بەرهەم نەکات وەقتی بوو یعنی ئەو داواکاری وەقتی بووە لە بۆ ماوەی پیانی یەکەم جار کە پێیان گوتم مادام وا بێ من نایکەم دوای گوتیان وەرە بە هەولێری بکە ینی تەبیعیە ئەمنی ژەو کاتی تەبەن ینی یەکەم خێزانم وفاتی کرد بە ڕەحمەتی 2009 کۆلەوەتی وفاتی کرد منیشم نەکردیە پێراری شەکم لەگە کاک حەسەن عەلی کە ترەیلەری شێخ واسێوی بەس ئەوە لە ترەیلەرەکەی پێشەکەی بەشداری بکرد بەڵام وەکو دراما ئیشم نەکردیە لە دوای مردنی خێزانم وابزانم هەر ئەو ترەیلەری حەسەن عەلی بوو لە ئەدیابینیش داوای لێ کردم دەورما بوو دەوری مەلاجەلی لەمە بوو بەس کە خینمەوە بەدڵم نەبوو گوتم داوای لێ وردن دەکەم زۆر ینی حەزی لێ بوویشی لەگەڵم گوتم ناتوانم ئەو دەورێ بینم دەی ببووری هیچی سەحبم کردو بەڵام ڕەنگە لە ئیشەشیری بەشداری لەگەر بکەم ئێستا زیاتر حەزم لە نواندن ئەدی ئەو وەختی کە ئەکتەرەکان هەردەبژار زۆربەی کەسانی وا ینی بە زمانی ستانداردیش تەمسیلم کردیە لە مەمی ئالان وایە بەس مەبەسمە برێم ئەو کاتی کە تو ئەکتەرەکان هەڵدەبژار ینی ئەو ئەکتەرانە بەشەکیان ناسرااو نەبوون دیار نەبوون هەڵبژاردنیان کوو بوو هەر ئەوە بوو کەسێک هەبایە دەتینە بەکار دەهینەیان من سەیری بووم برێن لەوێ کە دەستم بە دراما کرد ئەو وەختی بەبیری دێ جەنابەت شەڕی ناوخۆ و مەشاکل و ئاوەرە بوونی هونەرمەندان و هەندێک لە مەسیفی بوون هەندێک لە سلێمانی بوون هەندێک لە هەولێریان دەکەتنە دۆچێ ینی ئەکتەر بە زەحمەت دەست دەکەت مەجموعەک لێرە ما بوون ئەوانەی کە دیار بوون ئیشیان کرد و پێشتری مەسەلەن مامۆستا کرەم بوو کاکشوڵا بوو ئازاد دڵپاک وردە ئیشی کرد بوو مام عەبدوڵای بابی بوو داچی تارای بوو مەسەلەن شانازی کچی شاناز عەبدوڕەحمان ئەوانە لە چەند عەمەلێکی بەشداریان بەڵام ئەوانی دی ما باقی نا ئەوانی دی ئەمن چوومە مەڵبەندی یەگرتووی گوتم کاکە من تەمسیل دەکەم پێویستم باکتەرە لە ڕخستنەکانی یەگرتووی بپرسم بزان چه حەزی لە تەمسیلە بابێ تاقی دەکەمەوە ئەگەر توانی تەمسیل بکە ئەوە من بەشداری پێ دەکەم فعلەن مەجموعە کاتن تاقیمکردنەوە هەندێکیان باش بوو نەدەچیان وەسەد بوون هەبوو خراپ بوو ینی تەصفیەم کرد بەڵام هەر چونکە یەکەم جاریان بوو تەجروبە و خیبرە و شتیان کەم بوو ئەگەر دیقەت بدەی هەز دەکەی ئەوانە یەکەم جارن تەمسیل دەکەن بەڵام لە عایلەی خۆم دەستم پێ کرد مەسەلەن مەسعەب مینا سوهەیب مینا بیلال مینا خێزانم وەکو دۆبلازیشی دەکرد دۆبلێر بوو خوشکەکانم ینی هەمویان براکانم بوخاری برام وەکو بێژەر پاشان وەکو مدیری تەلەڤیزیۆن ینی عایلەی عایلەکی هونەری بوو فەنی بوو بابم کە خەتیب بوو وتار خوێن بوو بە وتار خوێنەوەش هەر فەنە ینی هونەرە هەیە علمی گەلێک زۆرە عالیمەش زۆر گەوری بەس ناتوانێ وتارێکی بدا هەیە علمی پێنیە بەس کەوتار دەدا ئاگری لەو خەڵکەی بەرەدا هەموونیە ئیلقا و دەنگ و ئەوانە
کاک ئوسامەیەکش لەکنام من ئەو وەختی زۆر سەرنج ڕاکێش یەکێک لە ئەڵخەکانتم دیت وابزانم کۆتایی ئەڵخەکەی کاک عەبدوڕەزاق شەمسەدینە باسیۆی دەکاتن دەرێتن ئەنگۆ هەموو عایلەکە تا هینایتە ناوی ئەعلام و دەرێ بەس نازانم داچی مندارە مابینن نیستی بکاتن هەر لە لێزەریە یانی لەگەنام شتێکی زۆر سەرنج ڕاکێش بوو کەسێک کە دەرهێنەرە لە ناو ئەڵخەکەی خۆی ڕەخنە لە خۆیان بگرێتەوە ئەوە کوو بوو ینی کوو ئەوە زیاتر لۆ خۆشی بوو ئەوە بەشی یەکەمی لێزەرم کرد دەنگدانەوەشی زۆری بوو دراما بوو بەشی دووەمم کرد لە بەشی دووەم ئاخری کە عەبدوڕەزاق کات حەدفی لێزەری لێدا دەیکوشت چوومەکەنی گوتم کاکە بەس نییە دەواز بینە کوڕەکەی گوتی با بۆ زای چێە گوتی ناوڵەوە چێە گوتی و سامەیە کوڕ مەلازمی لێ گوتی و سامە بلادن گوتی ناناونێ گوتی گوتی یاری دەفزانە لۆ من و لۆ کوڕەکەشم بەش سێبەرێک بە دیوارێکی نبینێەوە لە تەلەڤیزیۆنی گوتم وەڵی جێ نەمایە گوتی تەبان کو جێ دەمینێ بە خۆت بە برات بە خۆشکت بە بابت دەستان بەسەدا کردیە بەس داکردمە داکیشت بینە باویش بەرنامەشیدانێک و ساوار و گەنمەکتب یعنی ئەوە خەرگە و تعلیقی لە مەدەدا لە عایلەی مەکەوا دەستیان بەسە تەلەڤیزیۆن و ڕادیۆی داگرتێ و هەر بە خۆیاننەوە ئەمەش گوتم بابی کە مەشتەی کۆمیدی فەلەنەوە ینی خەرێک پێی خۆش بوو کەەوە ئەمن خۆم بە خۆم باز دەکەم بەڵام یعنی ئەمن مدیری تەلەڤیزیۆن بمە مدیری ڕادیۆ بێمە بوخاری برام بە هەمان شێوە حیز ڕۆژێک یعنی ڕێگامان لە کەس نەگرتی خەرک بێ بەڵام ئەو ڕۆژگاری ئەمە داهاتینە پێش کامیرەی خەڵکەشی زۆر لە پشت کامیرەی هەبوو زۆر لە مەماندی تر بوو بەڵام تەبیعەتی پشت کامیرەی وایە یعنی خەڵک نایناسی ئێستا و بەرنامە ئەمن و ئەتوین سبێنێکە لە سوۆشیال میدیادا دەبەزی خەرگەمووی باسی من و تو دەکا بەس باسی ئەو خوشک و برا بە ڕێزانە ناکە لە پشت کامیرەی کە چەند مادی دەبن زۆر لە مەماندی ترن چکە هەموو لەحزەک چاو و مێشک و بیر و حرەکان لەسەر ئەوەیە غەڵت دەبی نابی دەردەسی دەنسی ئەوجە تەبیعەتی پێش کامیرەی وایە ئەتو زۆر دەناسرێ زۆر مەشهور دەبی کاک ئوسامە هەر لەسەر مۆزۆی ڕاگەیان قورئانەکەی دەخوێن وتارەکەی هەینیماندا دەبەزانەوە نییە کەزانم بە ڕەحمەدوی بەرنامەی تەقدیم دەکرد پاشان برایەکەم لە هەدەفلام کارتۆنی دەکرد دوایە من تەمسیلیم دەکرد سعاتەش بوخاری ئەخباری دەخینەوە سعات نۆنی بەرنامەی لێمان دەپرسنی دینی بوو دیسان بابمان دەینا پرسیاری ینی خەڵکەکەت ناویان لێ نابوو تەلەڤیزیۆن و ڕادیۆی ماری مەلاجەمیلی هەر فعلەن ئەو ناوەی لێ بوو لێرە ئەجا ئەو کاتی بنەماڵەنگۆ لە ڕاگەیان دەستەکی باڵیان هەبوو لە ڕووی شاری هەولێرەوە بەس ئێستا نمونە ئەگەر سەیری شاری هەولێر بکەین بەرامبەر ئەو کات ینی هەز دەکەی لاوازی تێدا هەیە ینی دەمەوێت تێڕوانی تو بزانم دەربارەی ڕاگەیانی شاری هەولێر لەبەرچی ینی دایمەن شاری هەولێر بەراورد بە شارەکانیت کە لە ڕووی ڕاگەیانەوە کەستر دەبینرێ جگە لەو سەردەمەی کە بنەماڵی ئێوە دەستەکی باڵیان هەبوو بەس بۆ ئێستا دەڵێ خۆی دەزانی چێ ئێستا دەتوانین بڵێن سەردەمی تەلەڤیزیۆن بەسەرچوو سەردەمی شانەوە تا حەدەکی زۆر بەسەرچوو لێرە و لە بەشەکی زۆری دنیاش یعنی ئێستا سەردەمی مۆبایل و سوۆشیال میدیایە بەڕاستی یعنی من تەلەڤیزیۆنم هەیە لە مارێ و جیازم کڕی بە ئینتەرنێتیش دەکا مای تیڤی ئەو نییە بەڵێ قەناعەت دەکەی جاریوە بە مانگ لە ماریمە پێ ناکرێ لە بەشی موڤی متابعی فیلمەشی دەکەم لە مسەلسەلاتەکەی متابعی شتەشی دەکەم یا ئەخبارێک شتێک ما باقی ئەویدی خێزانم و مندارەکانم و ئەمیانە کەس مۆبایلی خۆی پێەیە ئەنێ ئەمن دەرێم ئەوە لە وڵاتی ئاگر لە فرانجەی بەربووە مندارەکان دەرێن ئەوە دەکوژرایە ئەوە دەمردیە ئەوە سیارە چوو ئەوە چوو ئەوە بوو دەرم دەرێ ئەوە تەبا لە سوۆشیال میدیا هەموو ینی تەلەڤیزیۆن تقریبا خەریکە چۆن رادیۆ قۆناغێک بوو بەسەر چوو ێستا لا و لێرێ سەرژمێریەکی بکەی ڕەنگە لە نەک لە سەتی ڕەنگە لە 50,000 یەک کەس رادیۆی لە ماریابی بکاتەوە بەڵام لە ناو سیارەی زۆربەی خەرک دەکات یان رادیۆ قۆناغێکی بڕی چۆ ناو سیارەی وە نییە لە مارێ نەما تەلەڤیزیۆنیش ئێستا تقریبا کۆتایی پێهاتیە یعنی من ئێستا دوو کوڕم لەگەڵ خۆمە لە مارێ بچکەنە ئەوان تەلەڤیزیۆنی پێ دەکەن لەبەر ئەتاری و پلەیستێشن و شتانە ما باقی ناکرێتەوە ئێستا احتیمادی کولی لەسەر چییە سوۆشیال میدیا سوۆشیال میدیاش ئێستا سەردەمی ترێندە ینی دەبینی کابرایەک دێ هیچ نییە ینی نە سەقافەت نە شەهادە نە خوێندەواری نە سیاسەت نە فکر هیچ ینی هیچ هەندێک جار نازانی دەرێت خوا دەبێ و لۆ دروست کردبی هەدێ یەک قسەی عەجایب دەکات یەک مانگ خەرک دەیرێتەوە و دەیرێتەوە ینی دەبینی ڕۆژانەوە نیە دەبتە ترێند و تەواو دەنگ دەداتەوە و ئەو خەڵکە لایەشی کورد پێ مەشغول دەبی لە هەموو کوردستانی گەورەی ینی ئێستا سەردەم ئەو سەردەمەیە ینی ئەتوو چ دەکەی ینی کابرایە جارێکی قسەشی کرد نەزەمە گوتی مەسەلەشی عەرەبی هەیە دەرێ ئیسەوی ڕەعڕەع مەوجوع مەڕە ئەوە نە عەرەبیە نە کوردیە نە هیچ نییە هیچ هەر زمان نییە هەر
سە چا کەلیمەیەک پێ گوەندرایە ئێستاش خەرک دەرێتەوە وە نیە بزانام جنابیش پۆست کرد دەرێ ڕۆی مەقسەدی ئەوە ئەوی چوو ئەمە یعنی ئێستا ئەو سەردەمی ئەو ترێندەیە ینی ئەمە زۆرم پێسەیرە پیاوی ئەمری 70 ساڵە ینی لە سوۆشیال میدیای یاژت حرەکاتی وا دەکات باشەوە ئەو تووشی دژمنداری بێ ئەو کوڕانەی و بابیان کول بە خۆ دەبن لە بۆ تازێکی لە بۆ سولحەچی کەسایەتی زۆر گرنگە کاکە یعنی ئینسان کە کەسایەتی خۆی نەپاراست تەواو ینی وەکو شوشەوەیە کە وردوو بە سایدەکەیەوە خۆ نایبێ ناو فڕنی گەرمیکەوە سەر لە نوێ ئینسان ناستە نافڕن سەر لە نوێدا ڕێژەوە لە قالبی بدەیەوە لەبەرەوە دەبینی ینی تەلەڤیزیۆن بە سەر سوور ئەو ڕاگەیاندنەی کە جاران دەمادی تەلەڤیزیۆن خەڵک دادەنیشت لە ئەمر بەبێرم لێ کۆرانیمە هەموو یەک تەلەڤیزیۆن هەبوو ئەو شەوانەی کە تەمسیلی کوردی دادەبەزی ئەمە پێمان دەگوت تەمسیلی کوردی لە کەرکوچێس شەوی دووشەم لەسەر شێسم گەڕک هەمووی لەوێ کۆ دەبوو لەو مارەی پیاوەکان لە لایەک دادەنیشتن ژنەکان لە لایەک مندارن لە لاقەتا و تەمسیلێتەوە ئێستا فترەك وای لێ هات بوو لە مارەکانی مە هەر ژۆری تەلەڤیزیۆنێکی لێ بوو ئێستا هەر لێیتی بەس پێ ناکرێ ئێستا هەمووی مۆبایل هەمووی کوشت دی نازام دوای مۆبایلیش چ دێ ینی دنیا بە چێ دەگا من مامەستا بووم لە ئامادەیی مامەستای کۆمەڵایەتی بووم مێژوو دەبووتەوە جارێک باسی پێشکەوتنی تەکنۆلۆژیام دەکرد کە مقارن دەبێنی سەرمایەداری و سیستەمی سۆشیالیستی هەرچی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و دنیا و بەرەو پێشچوون و خۆشگوزەرانیە سەرمایەداری داینایە ینی ئەوڕۆپا بناغی تەکنەلۆجیا و پێشکەوتن لەوێ و پەڕێەوە بەرەو سین و رووسیا و ئەوانە ڕۆیوە نییە جا و سەرمایەداری بە ئیزافەی ئەوەی کە ئەو هەموو خۆشگوزەرانی داهینایە بە کۆیلەکردنی ئینسانی داهینایە چەسانەوەی ئینسانی داهینایە یعنی تو ئێستا گەری ئیشت بەدەست بکەوی دەیان دەستگا جێگا بکەیە تا بەزەست دەکەی و دەستگا پێ دەری جاری وا دەرێت 2 مانگ بەلاش ئیشت پێ دەکەم بزانمە تو دەردەچی لەو تێستە یان ناگە دەرنەچووی بەڕێت دەکەم دەبی لە هەشتی بەیانیش لێرە بێ هەتا 5 ئێواری جمعانیش دەبی دانێواری بێەوە مەسەر شەوژی شم پێ بوو نامە لۆ دەنێرم دەبی ئەوە بە کۆیلەکردن و چەسانەوەی ئینسانە ینی تۆ هیچ کاتی لە بۆ نەهێشتی لە بۆ ئیسراحەت و خۆشگوزەرانی لە بۆ بیرکردنەوە لە بۆ ژیان ینی ئەوە سەرمایەداری ئەو هەمووی داهێنا جەباسم کرد گوتم بەڵام سیستەمی سۆشیالیستی سیستەمی فکر بوو گۆڕانکاری لە فکر چۆن کۆمەلگا بگۆڕی و لە ئاخریش پێی نەگۆڕا خۆی لە ناوچویانی خۆی بۆ بەشێک لە سەرمایەداری ئێستاوە ڕووس و سین و هەمووی بوونە پاشخۆی سەرمایەداری گوتم دنیا ئەوەندە پێشکەتی کوڕم ئێستا تو بە تەڵەبەکانم دەبوت ئێستا لێرە ڕسمەت داخیلکە یەکسەر پلی پەیوەنەی لە ئوسترالیای فەوری دێتە دەری لە واتساپی برادەرەکە دووە لە ئەمریکا لەو سەری دنیایانی هەر ئەتو دوگمەی لێدەی دەرێدیتت دەرێدیتم گەیشت ئاچە خێرە ئەخرە زۆر نزیکردنەوەی زەمەنە دەی گوتم ڕەنگە ڕۆژێک دابێ ئامێرێک دروست بکرێ ئینسانی لە ناو دابنێن ئەمن لێرە بچمە ناوی یەک دوگمەیدا دەگرین یەکسەر لە ئەمریکا دێمە دەرێ گوتێن مامۆستا شتووە کو دەبێ گوتم 70 سال پێش تا کەس باوەڕی دەکرد ئەتو لێرە ڕەسم دوگمە پەنجەی پێوەنی ڕاز لە ئەمریکا کەس باوەڕی نەدەکرد ڕەنگە ڕۆژێک دابێ مرۆڤایەتی وا لێ بێ قەنەعەتم وایە ڕۆژێک دادێ ئەمنەوە تو لێرە دانیشتنی یەک دوگمەیدا دەگری لە ئەمریکا دێ دەری زانست ئەوەندە پێش دەکەوی باسی مێژووت کرد وەبزانام بەو کۆتاییە توێژینەوە لەسەر مێژووی هونەرمەندانی هەولێر هەبوو وەبزانام لە 1970 ماستەر نامەکەت بوو تێزی مێژووی هونەر لە هەولێرێ لە 1970 تا 2003 هونەر بەگشتی وەرم گرتیە ینی مەسەرم بەس شارۆمەەر نەگرتیە ویستم باسی ئەوە بکەم هەم ئەو ماستەرنامەیەشت لەسەر هەولێرە زۆربەی کاتیش قسە لەسەر هەولێر دەکەی پێ دوایە هەولێریەکان دایم لە ناوخۆ غەدریان نەدەکرێت هەتا زۆربەی کارەکانیشت بە شێوەزاری هەولێریان چی پێویستە بۆ ئەو خەڵکی هەولێر بکرێتن کە دایمەن ئەتوو پێ دوایە دەڵێ سادەن و بەو شێوازەی کە قسەیان لەسەر دەکەێت من پێم وایە ینی ئەوە دەبینێتەوە سەر کەسێتی شخصەکە خەڵکی هەولێری بەگشتی خەڵکەکی نەرمن باشن فەقیرن میوان دۆستن ڕقوق چینەیە کەمە دوژمندار نییە ڕقیان لە خەڵکی غەریب نابیتەوە بەڵام خۆ هەندە حالەتیش ڕوو دەدا مەسەلەن جاری وایە تو لە هەموو کۆمەڵگەگیانی باش و خراپەیە ڕەنگە لە هەولێرێ کەسی باش زۆرە و کەسی خراپی شەوی لە سلێمانی ژوابی لە مەهابادی ژوابی لە عامودە و ینی قامشلی شوابی ینی یا لە دیار بەکریش ئەوە لە و عەرەبی شەروا و تورک و فارس و هەموو کەسێک باش و خراپی تێدا بەڵام خەڵکی هەولێر بە گشتی شەرمنن زۆر ڕێز
لە بەرامبەر دەگرن زۆر نازانن خۆ ببەنە پێش و ناتوانن خۆڕە پێشکەن و ناتوانن ینی تەمەلق بکەن ناتوانن زۆر بچنە پێش ئەوە سیفەتەکە لە خەرچی هەولێرێدایە و خەڵکەکە زیاتر حەزی بە پشووی سراحەتە ینی ئیبن خەلەکان 1000 سال پێش ئێستا کتابەشی نووسی باسی هەولێرێ دەکا دەرێ هەولێر شارە خەوتووەکە عینوانی کتابەکەی وایە شارە خەوتووەکە ینی نازان بە ئێستا حسایەکی پێ ڕەنگە 195 خەرشی هەولێرێ نێوڕان ساعتە کار بنووی ئەگەر بشی کوشەی لا دەبی نێوڕان هاتووە بە تایبەتی ئاویدان زستانانیش جاجا دەری خۆشە زستانە بچێ بن بەتانی ئەنی ئەوە هەندە سیفەتە و بیئەیە و ژینگە و ئەوانە تەسیری زۆرە ینی لە ئینسان بەڵام بەگشتی دەبینێتەوە سەر کەسایەتی ینی ئەمە لە هەولێری کەسایەتی گەورەمان هەیە و زۆر مەشهورە ینی و زۆر دیارە مەسەلەن زۆربەی سەرکردە سیاسەکانی هەولێر خەرچی سیاسەکانی کورد خەرچی هەولێرن ینی ئەو مامجەلان خەرچی هەولێر خەرچی کۆیە مەلا مستەفا ئەسوود بارزانی ئەوانە خەرچی هەولێرە عزیز محەممەد سکرتێری حیزبی شوعی عێراق بوو سکرتێری حیزب کوردستان خەرچی هەولێری خەرچی هەولێر کوتەی بۆ مەعەبڵا پەشێومان هەیە وە ئەمە شێرزاد حەسەنمان هەیە ئەمە دەیان وتاربێژی بەهێزمان هەیە دان هونەرمەندی گەورەمان هەیە سەبا عەبدوڕەحمانمان هەیە بەڵا سامانمان هەیە سعدی نووسمان هەیە شوڵا شێخانیمان هەیە زاهیر عەبدوڵڵامان هەیە ئەنی نووسەری گەورەمان هەیە سیاسی گەورەمان هەیە ئەحمەد ئیسماعیلمان هەیە قادر بلەمان هەیە سەعید شوعیمان هەیە ئەوانە هەمووی شێخ بازمان هەیە ئەوانە هەمووی پیاوی گەورە و ئەوەن کەسایەتی گەورەن و دیارن پێم وایە ئێستا هەولێرە قۆناغی بڕیە کە پێی برێ شارە شەرمنەکە یا شارە نووسڵوکە ئێستا هەنگاوی زۆر گەورەی نایە مێدەوارم هەنگاوی گەورەتریش بنێ باسی مامجلال و کۆمەڵک کەسایەتی ترت کرا حەزم لێ بێمە سەر بابەتی سیاسی هەر لەسەر بازنەی هەولێریش بوو بزانام ساڵی 2010 بوو ئەو کات خۆتکان دیت کرد بووی بە ئەندام پەرلەمان ئەزمموی ئەندام پەرلەمانی چۆن بوو ئوسامە جەمیل کە لە ڕاگەیاندن بە دەرکەوت بوو لە فیلم و دراما و هونەریش بە دەرکەوت بوو ئەو جارە هات بوو بە پەرلەمانتار ئەمە پێش ئەوەی ینی هونەرمەند بووم یا ڕاگەیاندن کار بووم سیاسی بووم پێم گوتیە من لە ڕێخستنەکانی ینی با مسللمین پاشانیە گوتی ئیسلامی کوردستان لەوانەیەشم کردە و لە ڕێخستن زۆر سەرکەوتو بووم دیار بووم دوای کە چوومە ناو ڕاگەیاندن پێویستی حیزبەکە بەوەی بوو ینی تەلەڤیزیۆنی بێ ڕادیۆ حیزبات و دەبێت بیوە نیە جا دوایش کە ینی هەر وەکو کەسایەتێکی هونەری و ڕاگەیاندن بەڵام هەر لە حیزبەکی سیاسی بووم تا ئاستی ئەندامەکتەبووی ڕاگەاندن و ئەوانە ڕۆیشتم ئەمن یەکەم جار خۆم پاڵاو ساڵی 2000 بوو لە بۆ شارەوانیەکانی هەولێری 79000 دەنگمینە بەس دەرنەچوومێدی دەرنەچووم چۆن دەرنەچووم عەلاکولین ساڵی 2010 لە بۆ پەرلەمانی عێراق عینەن یەکگرت و داوای لێکردم خۆم تەرشیح کرد دەرچووم 53000 دەنگمینە بووم بە پەرلەمانتار ماوەی 4 ساڵ لە بەغدا بووم طبعاً ئەوە بۆ دابڕام کولەن لە ڕاگەیاندن و لە هونەر و لە ڕۆژنامە لە هەموو شتی چکە بۆمە سیاسەگەریشی پەرلەمانیم دەکرد وەکو پەرلەمانتارێک لە ڕاگەیاندن دانەبڕام ینی بەردەوام چاوپێکەوتم لەگەر دەکرا و قسەم دەکرد و لێدوانم دەداوانە بەڵام وەکو خۆم هەرچەندە هەر لە ماوەی پەرلەمانتاریم بوو ینی کە چاوپێکەوتم لەگەڵ بەهجە دیحیای کرد ئەو کاتە پەرلەمانتار بوو بە دوو بەش لەگەریم کرد و دەنگدانەوەشی زۆری بوو ئێستاش لە سۆشیال میدیا هەیە هەتا بەهجە دیحیا لەوێ لە چاوپێکەوتنەکەی دەرێ یەکەم چاوپێکەوتن مامن کە ئەوها بە وردی پرسیارم لێ بکرێ و ئەوها مرتاح بم تێیدا خۆی وا دەرێنە دانی وە قسەی من نییە ئەو لە چاوپێکەوتنەکەی گوتم مجامەلەم دەکەی گوتی نە گوتی بەڕاستیمە وەبزانام ئەو کاتێک کە بووە پەرلەمانتار یەکەم شەو باسی ئەوت کرد بوو کە سیمکارتێکیاندای ئەو کات تەلەفۆنت بووە لەلایەن ژنێک بابەتێکی ئاوام گوێ لێ بوو لەسەر جەنابەت نازان بەبیرم نەمایە تەلەفۆنت بوو سیمکارتێکیان پێدا بووی هەر ئەو شەوە سیمکارتیان تەوزای کرد سیمکارتێکیان پێدا بوو شەو تەلەفۆنەکەت بوو باسی بابەتێکی ئەمە کەچوی تاەن سیمکارتیان داینێ لەوێ سیمکارتە کاری بەهادیە ینی وەرمانگرت هاشمە سەر مۆبایلەکەی شەوێت تەلەفۆنەکەم لە بۆ هات کچەک بوو چاکو چۆنی کرد و عەرەب بوو وتی ئەوە تەلەفۆنی ئەبوو عەبدیە وتم ناوەڵا غەڵەتە وتی باشە داوای لێبوردنەکە خۆپاتی کرد وەزەک پێچ و تەلەفۆنی کردەوە وتی باشی گوتم زۆر سوپاس گوتی تەلەفۆنی ئەبوو عەبدیە گوتم نادی پێم نەگوتی هەولێریە وتی ئاگوتیە من ناوم هودایە ئەگوتم جان چالاقە ناوت هودایە کەیف خۆت ینی پێویست ناکات تەلەفۆن لە بۆ من بکەیەوە وتی باشە هەستم کرد ینی تەزیل بکرێ شتەکوی تۆمار بکرد نازەمەوە هەستم لا دروست بوو یەکسەر وەڵا دامخست هەتا
تقریبا نیو ساعت پێچ چوومە ژۆرەکەی دیواتمەوە ڕەنگە 50 تەلەفۆنی کردبوو ئەنێ روازی نەدەینەوەڵە قفلمدا تەلەفۆنەکە بەیانی چوومە پەرلەمانی و لە دەرکەی پەرلەمانی کردمەوە تەلەفۆنەکە کە لە دەرکەی چوومە ژوهر کردمەوە جەڕەز لێیدا هەڵم گرت ڕقەمە چیدی بوو یعنی ئەر ئەو ڕقەمە نەبوو ژنەک بوو بەس بەدەنجی دیار بوو لەوەی شەوێ بە تەمەنتر بوو گوتی باشی گوتم زۆر سوپاس گوتی کچت دەوێت لە بۆت بینم گوتم ناوەڵە گوتی هەمانە چەندە دەوێت لۆ دێنم نەعنی نەگیەک گوتم داوای لێوردن دەکەم قورئانم زۆر بەدیرم لێشکەرم ڕۆژگرم شتانە ناکەم گوتی باشە قەپاتی ئەجە چوومە ژۆرە دووسێ برادر گوتیان چ بووەوە گوتم وەڵاوە ژنەک بوو تەلەفۆنی لەگۆی تەلەفۆن لەو ئەوجا ئایا نازانم ینی ئێستاش نازانم ئەوە بە بەرنامە بووە ئەوی شەکرا دەنگم تەزیل بکرێ ئافرەتم لۆ بینین دوای ئەوە تەسویر بکرێ فەزح چوە هەستا زۆر سیاسی فەزحکرا دەبینی ینی ڤیدیۆی براو دەکرێتەوە و لەگە ژنە و لەگە مندارە و لەگە پیاو یعنی ئەو شتانە ئایا ئەوەش بە بەرنامە بوو ئەو ئیشە یا هەر قەدەرەن ڕقەمی منیان لێدا بوو نازانم ینی ناتوانم بڕیاری کۆتایی بدەم بڕێم بە بەرنامە بۆ ویستیتیان تووشی داوەکەم بکەن لە ماوەی ئەو 4 ساڵەی ئەندام پەرلەمانیەتی لە بەغدا کار و چالاکیەکانی خۆت هەم ئەو خولەکە ئەو پەرلەمانتارە کوردانە لێ بوون چۆن هەڵدەسەنگان پێدوا بۆ ئەوی پێشتر کە لە بانگەشە باسی دەکرا توانیتان لەوێ جێی بەجێ بکەن چیتان بۆ کورت کرد ئەمن خولی دووەبی پەرلەمانی عێراق بوو خولی یەکەم لە 2005 تا 2010 بوو تقریباً ئیمە لە 10 تا 14 دەستی پێکرد 4 ساڵ ئەو فترێ ئەمە لەوێ بووین ساڵی ئاخیری نەبی 2014 سێ ساڵەکەی دی لووتکەی پەیوەندی ینی باشی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بوو کێشە زۆر کەم بوو موچە هەموو لە کاتی خۆی دەهات ماگانە موازنەی کوردستان برێنە سریوانە دەهات ساڵانە بە شەکل و هەرێمی کوردستاندا دەندرا دەیاندا بودجەی زۆر زەبەلاح دەهاتە ئێرە هیچ کێشە نەبوو لە بینی هەرێمی کوردستان و لە بینی بەغدا تا 2014 کە لێرە یەکێتی و پارتی بڕیاریاندا نەوت بنێرنە دەرێ نەوت بفرۆش کە ئەو بڕیارەیاندا کێشە دروست بوو وردە وردە لە بینی عێراق و لە بینی برێن بەغدا و هەرێمی کوردستان تا گەیشتا ئەوەی دوایی مالیکی موچەی بڕی کە موچەی بڕی ئەمە لەوێ نەمابوویت کە بودجەی بڕی ئەمە لەوێ نەمابوون خولی خۆمان تەواو کرد بوو لەبەرەوە ئەو کێشە و گرفتانەی کە دروست بوو لە دوای خولی مەبوو کە لە دوای خولی سێمەوە تا ئێستاش بەردەوامە ئەمن ئەو 4 ساڵی لەوێ بووم دوو کەسیشیان بە من بوو لە بەغدایە لە هەولێرێ یەکیان گوتی ئەمە زیندانی سیاسی بوویمە ئێستا لێرە دەمەوێ موچەی زیندانی سیاسیم لە بۆ بڕنەوە دەرێن بەڵگەکمان بدێ کاتوو لە سزنەکانی عێراق گیرایی ئەمە هیچ بەڵگەم نمایە دەتوانی لە بەڕێبەرایەتی زیندانی سیاسی لەوێ تاقی بەکەم لەو پێوزانی ناوم هەیە یان نا وتم سەچە ناوی دامێ ناوی سیانی و ئەوانە کتابم کرد لە بۆ زیندانی سیاسی ئەوانە نەبوو ناوی نەبوو وتم ناود نییە لە عێراقەت و وتم شایدت نییە دەبی لە شایدت هەبی دوو شایدی بینی گوتی دوو کەسم لەگەر وەرد و مردینە یەکیش ئەوها خزمەتی سەربازی هەبوو دیار بوو دەویست لە وەزارەتی دیفاعی عێراقی بینیتەوە کابرایەک بوو لێ مەرگردی شەکەم لۆی کرد ئەو کاتی هاوڵاتی کوردستان پەیوەندی ڕاستەوخۆی لەگەر بەغدا نەبوو تەماسی ڕاستەوخۆی لەگەر بەغدا نەبوو و هیچ ئیشی بە بەغدا نەبوو موچەکەی دەهات بوو جە هەبوو کێشەی نەبوو ژیان زۆر خۆش بوو هەرزانی بوو بەبیری دێ 2011 و 1970 و هەتا خەڵکەش زۆر لە ئەوروپا هاتەوە یعنی ئەوەی بەجێ شتاتەوە لێرە دەستی بە ئیش و کار کردووانە بەڵام لە 2014 کە تێک چوو وەزە ئەمە لەوێ نەمابووی لەبەر ئەوە ئەدایما ئەدایەکی باش بوو و عیلاقەکی بە قووەت هەبوو پەرلەمانتار کوردەکانیش لە نێوانێکدی پەیوەندیان ێزگار باش بوو لەگەر عەرەبەکانیش بە شیعە و سوننە و عیلاقەمان زۆر باش خۆش لە بۆ من تەجروبەشی زۆر باش بووە لەو ماوەیە دەنگۆی ئەوە هەبوو کە کاک ئوسامە بەنیازە خۆی کاندید بکاتەوە سەرۆکلیستی بازنەی هەولێر دەبێ و دوای گوتیان لادراوە و هەتا ئەوەشم بینی بەخۆ لە کۆمنت نووسی وت کە ئەو شتە هەڵبەستراوە و ئەو پەیجانێکە بەناتی و هیچ پرۆژەی ئەوە هەیە ئەمن بانجیا کردم یانی من لە یەکگرتووی لە مەکتەب سیاسی و مامۆستا سەلاح حەمیداری یەکگرتووانە وتیان حەزمان لێ خۆ تەرشیحکەی لە بۆ پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان بازنەی هەولێر
گوتم وەڵاهی ئەگەر لێم گەڕێن زۆر مەمنون دەبم نەیکەم، چونکە ئەمن یەکەم هەندێک ئەو کاتی باری تەندروستیم باش نەبوو، خۆش بووم، پێویستم بە چارەسەری بوو، ڕۆژانە تقریبا 9 هەتا 10 حەبم دەخوارد. ئەوە یەک. دوو، ئێستا من تەڵەبەی دکتۆرام لە زانکۆی ڕاپەڕین لە ڕانی، ئێستا قوتابی دکتۆرام لە قۆناغی نووسینم. لەبەرەوە گوتم یانی ناتوانم، زۆر سوپاسان دەکەم ئەگەر وازم لێ بینن. گوتیان وڵی زۆر حەز دەکەین بیکەی و خەڵک دەدناسی و ڕەنگە دەنگ بینی و دەربچی و وەرحەسەر گوتم ئەگەر مەجالەکەم دەنێ فکری لێ بکەم و پرسی مارێ بکەم و برایەکانم و خێزانم و گوتیان نا بڕیار لە دەستە خۆت یانێت و برا گەورەی لە مارێ پێویست بە پرز ناکە. گوتم من نایکەم، داوای لێبوردن دەکەم. ئیدی لەو سەر و بەندەی کە ئەو مفاوەزاتە بوو دانوستانە بوو لەگە من بیکە و نایکەمەوەوانە و پەیجانە دیارشتیان زانی بوو بڵاویان کردەوە، سامە جەمیل خۆی پاڵاوتیوە و سەر و لیستە و دوایی کە نەم کرد گوتیان نەیکرد و وازی ناو تەقەی تێکەوت و نازەمان با بۆ وڵا شتیوانێنە. داوایان لێ کردم نەم کرد. گوتم لەوانەیە ئەگە دکتۆریاکەی تەواو بکەم تەندروستیشم باش بی ڕەنگە لە بۆ عێراق بیکەم، یانی کەنجی سارێکی دێ دوی دێ سێ دێ احتیمالە مەسەل لەوانەیە لە بۆ عێراق بیکەم ئەگەر یانی زروفم هاریکار. هەر لەسەر ئەوەی کە ترایلەری سێوێ باست کرد ئەو کات لە سۆشیال چێخوا سێوێ ئەو کات لە سۆشیال میدیاوە بڵاو کراوە کە درامایەکی نوێ دەبێتن. یەک دوو جاریژەوەم بینی کە گوتیان ئوسامە جەمیل خۆی بەنیازە دەرهێنانی درامایەکی نوێ بکاتن. هیچ پرۆژەت هەیە ینی کە جارێکی تر چی خۆت دراما بکەیان وەک ئەکتەر بەشداربی؟ ئەمن ئەوەی چێخوا سێوێ نووسینی عەزیزی مەلای ڕەش بوو، مامۆستا عەزیزی مەلای ڕەش، کاک محسین محەممەد سیناریۆی لۆدانا بوو، کاک حەسەن عەلی خرازی دەکرد. کاک حەسەن عەلی لەگەر نێتفلیکس و کۆمەڵک دەستگایدی گەورەی بواری بەرەمێنانی هونەری قسەی کردبوو لەگەر کۆمەڵک کۆمپانیاش، وتیان ترەیلەرەکەمان لە بۆ دروست کە ماوەی ئەوها ینی 8 دقە 9 دقە ینی بزانین ئیشەکە چییە وەبی بەجێری ئەوامە بەشداری بکەین لە بەرەمێنانی چکۆ ئێستا عەمەلی فەنی پارەی دەوێ نییە. ترەیلەرەکەمان دروست کرد لە یەک دوو گوندی دەوروبەری ڕێی کەرکووک و ئەوانە لەوەیشمان کە دەوری 15 ڕۆژ. ترەیلەرەکە شتێکی زۆر جوان و باش دەرچوو، بەس دوایی نازانم لۆ نەکرایان یایە کۆمپانیەکە نهاتنە پێش. مەسەلەن نێتفلیکس ئەگەر بێ بەشداری بکا و ینی مەرجی خۆی ئەوەیە دەرێ بزانم چەند کۆمپانیای وڵاتی خۆت بەشداری کردێ لەوەی شەی بۆ من بەتەنێ نایم نازانم چی لە دوورە وڵاتە چی وەنیە. ئەگەر ئیشەکە سەرکەوتونەوە بۆ من ئەو پام و پارە بڕوا چ بکەم چێ دەمداتەوە. لەبەرەوە ئیشەکە نەکرا کە نەکرا کاک حەسەن وازە هینا بەس پێشی ڕەمەزانێ دەستی بە ئەوەی کرد ئادیابین ئەوەی کەەوە کاک شکوڵا و مەجموعەشی زۆر کاک زایر و هەتا هەندێک ئەکتەری لە ئێرانە هینا بووە دەشت لە بەریتانیا دەشینا بووانە وەبزانام عەرەبیش تێدا بووە. ئیشەکە ئەوە ئادیابینی کرد. ئادیابووین ئەمن دەورم هەبوو، دەوری مەلاجەلیلم هەبوو، بەس نامکرد ساحبم کردەوە نازم دەورەکەم بەدڵی نەبوو نەکرا. بەخۆم ئەمن گوتم لە دوای مردنی خێزانم وەکو دەرهێنەر لە 2009 شم نەکردیم، بەڵام بەریازم ئەگەر دەرفەتێک بڕەخسێ دەست پێ بکەمەوە. هەرچەندە ئیشکردن ئێستا وەکو ئەو سەردەمی نییە. ئەمن لە 90ەکان و 2000ەکان کە ئیشم دەکرد بە کامیرە ینی کامیرەی ئەو هادەمانی هیناو مەسەلەن زاوێ وەرمان دەکرد و دەچوونە بوو دەچی و ئیشەکان زۆر سەرکەوتوو دەبوون. ئێستا تو ناتوانانی ئاوایش بکۆی. ئێستا دەبی ستافە کتێبی لە پشت کامیرەی کۆمپانیایکی چەند کۆمپانیایەکە بن دەستەی بەرەمێنەر هەبی. ئێستا ئەکتەر وەکو جاران نایە کاکە لە سبێنێتای وارێ لەگەری دوو پارەشی نەوێ بری کاکە لە فەکم لۆ بکڕە بەسە وەنیە بەس لە فەکم لۆ بکڕە ینی بیخۆموتەوە. ئێستا عەقدی دەوێ و پارەی دەوێ و دێ و مەسرفی دێ و لە ئیشەکەەوە ئاسان نییە. هەرچەندە لەگەر ئەو برادرانەی کە پێکەوە ئیشمان کردێ کات خۆی کاک عەبدوڕەزاق شەمسەدینە، کاک ماجیدە، کاک شوکڕوڵایە، مەجموعەشی دینە زۆر جار دانیشتینە باسمان کردێ دەست پێ بکەینەوە. یانی هەموو جارێ دەرێم ئەو پرۆژە لە خەیاڵمە لە بەرنامەمە و نووسینیشم هەیە ینی نووسینم زۆرە دەتوانم بیکەم، بەڵام تا ئێستا ینی وەکو بڵێ ئەتو ئەگەر دە 12 سال دا بڕێ 2009 لەگەر ئێستا دەکە 15 سال وەنیە 15 ساڵە 15 سال 5 سالە داڕایمە زۆر گەڕانەوە باس بەشێکی لەوەی ناگەڕێتەوە. بزانام جارێک باسی ئەوت کرد بوو کە لە دوای خێزانی خوالی خۆش بووت ناتوانی بەرامبەر کامیرە بۆ خێزانم بەڕەحمەت بی خەڵکی سلێمانی بوو دوڕقی لە هونەر بوو بەو مانای کە ئەمن ئیش تێدا بکەم نەک لەبەرەوەی ینی ڕقی لە هونەر بوو لەبەرەوە چونکە ئەم زۆر ماندی دەبوو ینی جاری وا بوو 6 بەیانی دەرەچووم 12 شەوێ داهاتمەوە
زاری وا بوو دەمبرد و ماری خەزورم لە سلێمانی 2 مانگ لەوێ دەماوە ئەمە لێرە شەو ڕۆژ خەریکی ئیش بوو. یعنی ئەوانە بێتاقەتی کرد و بە تایبەتی کە 2-3 مندارمان بوو. مندار پێویستی بە ژیانە، پێویستی بە گەڕانە، پێویستی بە هەموو شتەوە نییە دەبی بژی یانێ و هەرچی ئەو ژانێ دەکەوتە سەرداک و باوە کە تا گەورە دەبی. لەبەرەوە کەماندی دەبۆ دێگۆ خۆزگە ڕۆژێک داهاتوازە لەو نەردەینە. ئەیدی دوایی وەفاتی کرد بە نەخۆشی شێرپەنجەی وەفاتی کرد پاشوی دەستم پێ نەکردەوە. ئێستا حەز دەکەم دەست پێ بکەمەوە بەڕان وەکو لە بیداەتی و بەرنامە گوتم حەز دەکەم وەکو ئەکتەر دەست پێ بکەمەوە نەگۆکو دەرهێنە. ئەین دەرهێنەریشی باشە بی شەشی جوانێوی دەقەکەی ببینم لەگەرم بگونجێ بەشداری دەکەم. چونکە ئەکتەری زۆر ماندی نابی. یعنی ئێستا تو ئەمرۆ تو دانیشتنە و بەرنامەی دەکەن و قسان دەکەن و تەواو دەبی. بەس ئەوەی لە پشت ئەو ئیشەیە کە دەیسوڕێنی ئەو لە هەمومان ماندیترە. وابزانم کاتی خۆی چوبیە خوازبێنی لۆ یەکێک لە کەسەکان بۆی کچێکی پێ بدەن. برادرێک خێزانی وەفاتی کردو بۆتی وڵا توش خێزان وەفاتی کرد و ژنێتی ناوە بزانە کچەشی لە بۆ من نبینیەوە ژنەکەیانی ژانی یاوسەگیری دروستکەمەوەڵە لە ڕێ ناسیارێکی یەکێکمان لۆ دیتەوە خەبەریان نەردگوتیان وەرە وەڵای ئێوارە ئەمیر جلێکی کوردیم لەبەر کردە و مەرەزەکان کرد ئەوەی زاخۆی ئەو کاتە پرچما زۆر نەبوو ینی جوانم دایناوە قەشقەوە وەڵای ئێوارێ چووی کابرا شات وەڵام بزانم خێزانیشم هات زۆر تاکید نەبووم ینی ئەویش یەک دوو ئافرەتی لەگە خۆی نابوو چوینە مارەکەی دانیشتینەوە لەگەر پیاوەکە یەکدیان دیت و ینی گوتم دەکرێت لە خۆتان بەتەنێ دابنیشن سەی بکەن یەک لەوێ لە خزمی کچەکەی گوتی ناجارێ بابزین ڕازیە ئەو جە دوایە جواب بدەدەین وەڵایەتی ڕۆیشتین دووسێ ڕۆژ پێچ و جوابیان نەبوو کابراش هەر تەلەفۆن لۆمە دەکرد جواب نەبوو دەمگوت ناوەڵ ئاخریش تەلەفۆنم کرد گوتم کاکەگەر یعنی جوابمان بدەنەوە گەر کچەکە ڕازیەوە بێ قسەشی لێ بکەین وتیان جواب بدەدێنێ وەڵا ساعتێک پێش تەلەفۆنیان کردەوە وتیان وەڵی کچەکە دەرەیە من داوای لێبوردن دەکەم مرد بۆ پیاوەی ناکەم بەزەگەر کاکوسامە دەمێنیە منوێت یەکورە هەر ناوی یاری بسبێنێ و کچە بینم بابم ئەو برادەرە چ دەرێ ئێوە نێدرێت و لە بۆ مناتی ئەی خۆ نارێ بکاکە بە دەردەسەری دایانە منە نەیان دەداتەوە خێزانم زانی زۆر پێکەنی کوڕەکە بە مۆزوعەکەی زانی یان نەویشە پێم نەگوتیە تا ئێستا نادەرم ناتێ فێرم ئێستا جێش بداتێ نازانی چکا من داخوازیم لە زۆر کەس ئەمە دەتانم قاچم لەسەر قاچم ئاسایە فرامە لە بۆ بینەریز بۆ کامیرەشەوە نییە پێش نەکەم فایشەکە نەبوو خێزانم زۆر پێکەنی بەس گوتی جارێکی دیلۆ داخوازی هیچ کەسەکی ناچی گوتم باشەوە سەچە ئەدی کاک وسامە ڕای تو چیە لەسەر بابەتی فرەژنی وەڵاهی دەزانی ینی ئەمن بە خۆم شخصی چکۆ بزانم کاتی خۆی کە چوویە خوازبێنی خێزانی دووەمت خەسوود پرسیارەکی وای لێ کردبووی گوتبووی ئەوە دووەم ژنتە ئەمن ئەگەر خێزانم نەمرد باژنم نەدەینەوە ئەرە خێزانم بە شێرپەنجەی کۆچی دوای و بڕیاریشمدا نەینمەوە ئەبەن 4 ساڵ نەمهیناوە پاشان مندارەکانم گەورە بۆن ڕۆژێک لەگەرم دانیشتن وتیان نەتولو ژنێ ناینەوە مڵا من لە بەرەنگۆ ناینمەوە ینی درم نایە وتان دەمە دەست ئافرەتەشی دی ئەمن دەچمە دەرێ دەچمە بەغدایە دەگەڕێمانی بەجێتان دێنم نازانم ئەو ژنە چۆن دەبی لەگەرتان لەبەرەوە قوربانی بە خۆم دەدەم لە بەرەنگۆ چەکە گوتی بابا من ینی سبێنێ شوو دەکەم دەڕۆم کوڕەکە گوتی ژنی دەینم دەڕۆمە تو بەتەنیا لەو ماڕی چ دەکەی ببی 70 ساڵ ئەگەر تەمانت درێژبیانی چۆن دەژی بەتەنێ پێویستت بە ینی بە نانە بە خواردنە بە ئیسراحەتە بە هەموو شت ینی تەبیعەتی ژیان وای ئینسان ینی پێویستی بە نانە بە خواردنە بە سێکسە بە هەموو شتە خۆ ژیانە ینی بە لەبەرەوە گوتیان ژن بینەوە بەڵام ژنەک بینەوە ینی کەوا لەگەرمان بگونجێ وعدبی ئەگەر ژنەکە باش بی ئەمەش زۆر باش بی لەگەری و تەبەنەو کاتە بابم مابوو بە ڕەحمەدوی فشاری بابم و داکم و خزمەکان و دی ژنم هیناوە وەلحەمدوللا ئافرەتەشی زۆر باش زۆر ڕێک بکەین ینی ئێستا دوو مندارم هەیە لەو خێزانە تازەم لە ڕەحمەتیش سێ بڕواتە بی یەک ئەگە نەمان ناسی بێ نازانی ئەوە داچی ئەو سێ نییە ئەوەندە باشە لەگەریان ئەوەندە ڕێکەنی ئاپێی دەرێندایە ینی ئەگەر نەمان ناسی نازانی کامەی منداری خۆیتی کامەی هی منە لە خێزانەکەی دیم ئەمن دەرێم ئەگەر ینی خوار ڕێدایە چارژنەوە خوایە و شەرعوتەوە پیاوەگەر پێویستی پێوی دەرێم بابینی ئەدی ئێستا لەگەر بابەتی خواردن و کەباب و ئەو شتانە ئەمن بەخۆم زۆر کەم خۆرم ئەوەی زۆر بڵاوی ئەوە زۆر بڵاو دەکرێتەوە کە زۆر حەزی لە کەباب و لە شتیوانێ خواردنەوەوانە
جسمم دیارە وتیوە بیری دێ من هەرێ لە 70 کیلۆ تێ ناپەڕ ئەوزان سمینارەکەتە بوو کەبابیشیان لەوەی نابێ کچە کاتگوتی دیارێکی لە بۆی ناوچە ها دەبێم نەفەر کەبابی دیانە وەڵە ئەو داوام کەتیتە دوێ زۆر کەباب خۆر نیمە بەس دەزانین چاو نووسینانەی دەینووسم یا ئەو شتانێک کە زۆر جار باسی کەباب خواردن و شت دەکەم بەڵام ئەمن بخۆم کەم خۆری دایم خۆرم ئێستا میوڕانی پێشی بێ منانم خواردتەوە هەتا سبێ بەیانی نانی ناخۆمەوە هێوارێ گەرمی وەک شتەشی خۆم خواردنم کەمە لە سوۆشیال میدیا بێزگە لەو بابەتانە کە لۆ خۆشی دەینووسی بابەتی جدی و ڕۆمانەکانیش زۆر زۆرە ماوەی زۆریشە بڵاوی دەکەیەوە ئەوە دەیەم ڕۆمانمە دەینووسم نۆم براو کردیتەوە بەنیازم چاپیان کەمۆڵە بەزانین کێشەی کتێبخانەکان ئەوەیە ینی دیانوێت چاپکەنەوە هەموو قازانجەکە لە بۆ خۆیان بڕ ینی ئێمنیش ئەوە ینی نووسینە ڕۆمان ینی گاڵتە نییە شینی مێشکە ئەمە جاریوە هەموو شەوێ قەشی دەنووشم بە جاریوان سێ شەویچم پێ نانووسێ نایە خۆ تو لە چێ دەینی کەنێ چ دەکەی لەبەرەوە نەمدایتە هیچ کتێبخانەچی بەنیازم خۆم چاپیان بکەم خوێنەری زۆرە ینی جەناب دەگە دیقەت بدەیت لە فەیسبووکی ئەمن یەک نمونە لە بۆ باس بکەم لەسەر ڕێژەی خوێنەری من سیارەکەم هەبوو دەویست بفرۆشم دوو مانگە دەبەمە معرزی کەس ناکڕی مارسی سەکەت کەداد نابوو وڵات پێرێک گوتم ئاری دەبا لە فەیسبووکی براوکەمەوە بزانم بەشک و فەیسبووکەکەی خۆم وەڵام نووسیم کاکە ئەو ماسی سەم هەیە مۆدیل 2012ەیە ئەم سارم نییە ئەوەی خێزان مەینایتم دی خۆم فرۆش 2012 بوو دەیفرۆشم ئەوە خەلەلەکانیتی 1 2 3 4 و ئەوە ژمارەی تەلەفۆنەکەم هەر کەس دەوێ بکڕی ئەوەی ناشەوی زعجمان تەلەفۆن بکە ئەوجا ئەوانەی سارێ بڵاو دەکەنەوە دەنووسی دەرێ کاکە ئەگەر ناکڕی سرم مێشینە ئەمە نووسیم کاکە ئەگەر ناشکڕی تەلەفۆن کەم سرم ناشی جوابی هەموو کەس دەدەمەوە وڵای نازم 1000 و چەند کۆمنتی لواتە لە 12000 لایشی بە 2 ساعتی فرۆشە بە 2 ساعتی وڵە هاتن ڕاست بردیان و فرۆشم و پارەشی واش ئەجێ برادری دیگو براوکەوە یعنی بە پارە گوتم با بخۆم چەرچی دیمە چەرچیەوەی سارە دەکڕی دەفرۆژی گوتم من هەراوەهی خۆم بوو ینی لە معرز نەفرۆشە بە ناچاری لێرە برام کردەوە ینی من ینی بابەتم نووسێت نسبەی خوێنەری گەیشتیتە 200-300 کەس لایکی هەتا جاریوات تا 300,000 ڕۆیە کۆمنت هەتا 50-60,000 ڕۆیە ینی شتم نووسێ خەرک ینی ئەوەی نووسیتی گوتی ئەو شوە تا سوێنێ گریایمە مەتحی خۆم ناکەم ینی بەس نووسینەکان ئەوەی خیدبیتەوەیە فرێنم بی دەزانی فعلەن لەبەرەوە من کەشتی دەنووسم بەڕاست خەڵکە گلەی هەیە کە جوابی کۆمنتی نادەیەوە ئاخر ئەتوو ینی 2000 جوابی کوێ بدەمەوە بە قورئان ناکرێەوە نییە ئەوەندەی پێڕابم جا لە هەمووی ناخۆشتر چییە جاری وا کۆمنتێک دێ ینی فعلەن پێویستی بە وەڵامە ئەمە زۆر دیقەتی ناوەکەی نادەم جواب دەدەمەوە کە جواب دەدەمەوە بیست نامەدێ ئەو کچە لێ جواب بدەم وەرە بە قورئان نەمزانیە کچە ئەوە کێشەیە وانە بەخوای نەمزانیە کچە بەس پرسیارەکە وا بۆ مەسەلەن ینی ئەلحەمدولیلا خوێنەرم زۆرە خەڵک زۆر متابعەم دەکەم ناوم ینی ناوەکەم لا هەولێرەوەش فەزڵی خوای گەورەی جازات خۆمی تێدا نییە وڵا هەیە بابەتی دەنووسیە مجارە دەخێنمەوە بابەتەکانی زۆر بەقوتن یعنی بەڕاستی بەقوتن تەماشا دەکەم 2 کۆمنتی لواتیە 6 لایکی لواتیە زۆر سکم پێ دەسوێ زۆر گوناحە ئێستەکە ینی خۆی زۆر مەیمە بزانیت چ دەنووسی خەرک چی دەوێت ئەوەشیان هونەرە ئەو هونەرە بەهرەیە هونەرە و خوادەیدا کاگوسامە دەمەوێت لەسەر بابەتی دینداری کورد قسەی بکەیت هەندێک شت پەیدا بۆ ئێستا بەتایبەت لە ناو شیعەکان جار کەسایەتی ئاینیان یان بەرپرسیان قسەی لەسەرەوە دەکەت دەڵێ کوردەکان جنۆکەن یان جار لە هەتە ناو عێراقی شیعەکان جێمان لێ دەبیتن لێک دوو شوێن باسی دینداری کوردت کردبوو وجە دەبێت قسە لەسەرەوە بکەیت وە ئەو مەسەلەی کەوا ئەسلی کورد جنۆکەیە طبعاً ئەوە کتێبەکەی بە ناوی مروج الذهب مەسعودی نووسیتی مێژونووسەکە بەڵام ئەو کتێبە لای مێژونووسانی ئیسلام زۆر اعتیباری نییە خورافەی زۆر تێدایە ینی درۆی زۆر تێدا خورافەی زۆر تێدا حقایەتی بێسەروبەری زۆر تێدایە مەسەلەن کێشەی مەسعودی لەگەر مێژونووسەشی کە ناوی تەبەری بووە هەردووچەند لە پێش کتابەکەی دەرێن ئەمە ئەوەی جێمان لێ بۆ نووسیتمان تحقیق و تەدقیق دەمێنێتەوە سەرەتووی خوێنەر ینی لە سەردەمی خۆیان هەرچیان جێلێ بووە نووسیتیان لای ئەوان گرنگ بۆ تەدوینی بکەن ئەو کاتە بە تاریخیان دەگوت تەدوین فمەسعودی ژەوەی نووسێ ینی دەرێ ئەسلی کوردجنە و نازم ینی خورافەی ئەسلی نییە ئینسان ینی هەموو یەک شتە لە
بە پێوەری دینی لە ئادەم و حەوا هاتیە، بە پێوەری دیش ئاریەکە و تەفسیرەشی دیلۆ دەکە. ئینسان نابتە جن، جنیش نابتە ئینسان، جن ئینسان لە جن ولادە نابی و جنجی لە ئەو نابی. مەسەلەی دینداری میلەتی کورد تەمەن ڕەنگە ١٠٩ شتی موسڵمان بێ، ینی وەکو هەویە ناسنامە کە ئاینی ئیسلاماتی دیارە و دینی وەرگرتێ ومایە. بۆی دینداری من هەموو جارێ دەرێم بە خاچی و سادەیی و ئاساییەکەی خۆی جوانە. ینی ئەمن و ئەتو ئێستا ئەگەر هەتا 2 ساری دی لێرە دانیشین محاولە نەکەین شتێک بکەوتە بینمان لێک عاجز بین. ئەسڵ ئینسانیەت و جوانیەکە و یەک زمانی و خاک و نیشتمان و ئەوانەیە. و دینداری لۆ خۆتەوە مش دیندارم لۆ خۆمە، بەڵام دەکرێت ینی ئاڵ و گۆڕی تەبادلی فکر بکەین بە هێمنی و بە لەسەر خۆی و بە نەرمونیانی کەوە بماگەیتە قەنەعەتک. مرۆڤ بە تەبیعەت بە سروشت وایە ناتوانی بەبێ دین بژی، ینی ئەوەی دەرێ کە بێ دینیشم، دینم نییە و ئیمانم بە هیچ نییە، ئەوەش زۆرەکە لە دین. ئێستا ئەوەش بە پێوەری زانستی ئێستا دەرێن، ئەوەش زۆرەکە لە دین کە پێی دەرێن لادینی. هەمیشە مرۆڤ پێی وایە لە سەرەوەی ئەو هێزەشی دی هەیە، ئەجا و هێزە ئەوانەی دیندارن بە هێزی خوایی لە قەڵەم دەدەن و ئەوەی دیش بە هێزی سروشت و بە هێزی میتافیزیکی یا فیزیاوی ئەوانە. قەنەعەتم وایە دین پاڵنەرەک و هادەرەشی باشە لە بۆ ئینسان کە بەرەو چاکەی ببە. ئەمە دراسی هەموو دینەکانم کردێ بە زۆری بە حکمەوەی مامۆستای مێژوو بووم و ئێستا تەڵەبەی دکتۆرام لە مێژوو. دین هەمیشە پاڵنەرێکی باشە لە بۆ ئینسان بۆ چاکە کردن، لە بۆ باشی، لە بۆ خێرخوازی، لە بۆ نەرمونیانی. ینی قووەتی من، قووەتی عایلەی من، قووەتی بابم، قووەتی برایەکانم هەمووی لەوەیە کە ئەمە دیندار بووین. تا ئێستاش مسەڕم لەسەرەوە قسەی و لەگەرە و دینداریش خەڵک زۆرەمەی خۆش دەوێت الحەمدولیلا. ئەمن جارێکە عەمەلیاتێک کرام لە خەستەخانەی براو بووە، نەزەم یەک لەوێ ئەمنی دید ڕسمی کرد و برابوو پەیجێک براوی کردبووە شەوێ نووسبی و نەرمەند و سامە جەمین نەخۆش بەزام 2019 بوو وابزانم 120,000 کۆمنتی لەوە چوو بوو، 120,000 کۆمنت، ینی زیاتر لە ڕەنگە 300-400,000 لایەک. دوایی کوڕەکە تەلەفۆنی نامەی لۆ ناردم، گوتی من دەناسی، گوتم ناوەڵە، گوتی ئەمنە و پەیجێ بەڕێوە دەبم، ئەوەی براوی تۆوانە. گوتما دەستخۆژە و خەبەرەتان لە چێ هینا؟ گوتی وەڵەوە بوو. گوتی کاک وسامە، گوتم بەڵێ. گوتی یەک شتم پێ سەیرە، گوتم چییە؟ گوتی 120,000 کۆمنتاتی هەمووی دوعا لۆ دەکا، یەک کەس تێدا نێزوونت پێ بدە، یەک کەس نەیگوتە ڕەبی بمری. ئاخر خۆ هەندێک کەسەیە نەزەم لۆ قسەی دەکات لە سوشال میدیای، تێناگەم لۆ قسەی دەکا، ینی لۆ ینی 1000 کۆمنتی لۆ دێن 999 جوونە، هەر شەرەف و ناموسی دەبن، یعنی دەردەش پێ دەکەن کورە وەڵڵای ئەم بۆم جارێکی دی قسەی داکەمەوە بە قورئان، هەر بێدەنگ دەبم کاکە بێدەنگ، ئێدە بێدەنگ بە کاکە بێدەنگ بووە، یعنی لۆوە لە خۆت دەکەی، ئەوە چ لەزەتەشیە؟ نەزەم خەڵک زوون پێ بدە، یعنی خۆشەوە نەزەم خەسە بوویتە مۆدێل، یعنی ئەو خۆشە، ئەوە باشە، نەزەم من. گوتی هیچ کەس قسەی بە تو نەگوتێ، گوتم وەڵڵی پێ بسەیرە، یعنی چکە جار دەبینم هەیە هەیە دەرێ بابە بە خۆت فول بوو بێ پەرلەمانتار و کەتێنە و پارەی و مانجەوەندە دەفتەری وەردەگری و ئەوانە و ئێستا تو پرسیار لێ نەکردیمە بەزە من دەرێمە من معاشم لە بەغدا 3,699,000 دینارە، 3,699,000 دینار خانە نشینی دەکات چەند بە پارەی 20 وەرەقە؟ 3 میلیۆن دەگاتە 20 وەرەقەی؟ 20 وەرەقەی معاشمەوە دێمانکەن 20 وەرەقە تۆزێک زیاتر کەمتر هەرە. دێمە لە دەستگای ئیعلامی ئیشم کردووە، هەندێک دەستگای ئیعلامیە کە پێیان گوتی مەگەر بچووە مانجێ 2 دەفتەریان دەدامێ، بەخۆی مانجێ 2 دەفتەریان دەدامێ، جواتری سیاران لۆ دەکڕم، باشتری خانیان لۆ دەکڕی. بەنیازی ئەو شتەنی کە جارشکە ناوەڵە نامەوێت سبەینێ برن، ناتوش خۆت فرۆشتە توش ڕۆیشتی تەواو، حەز ناکەم کەس قسەم پێ بێ. ئێستا پارەی خانەنشینیەکە بە حەقی خۆت و حەڵالی خۆتی دەزانێت. من ئەوە چکوە من ینی پێش ئەو مامۆستا بم، گوتم 23 ساڵ خزمەتم هەبوو بی مامۆستایی، 4 ساریش پەرلەمان، 27 ساڵ، 2,700,000 لۆ دەرچوو، سەتادەی شەهادەیان حساب کردە و کاتێ بە کەلۆریۆسم هەبوو، پاشانیش 127 قانونەکەی لە عێراق غەلامەعیشی گرانی گوزەران کە وەزەی خەڵک باش نێوانە، ئەویش ینی چەند سال خزمەت تەبی ببورێت خانە نشینەکەت 100 ئەوەندەی دێت سەرێ، ئەویش 127 هات سەرێ، 3,699,000 الحەمدولیلا، خانی خۆم هەیە و ساری خۆم هەیە الحەمدولیلا، محتاج نیمە. گۆڕانکاریەکی زۆر هەیە بەراورد بە ژیانت لە ڕابردوو ئێستا، ینی زۆریش نییە بەس جیاوازە، بە تایبەت دەتوو لە ژیانی سەرتات
بەهژاری دەستت پێ کردیا لە زۆر شوێنش باست کردیا کە هیچ شەرم لە هەژارێکی خۆت شانازی بە کرێکاریت پێ کردیا وەزام کاری زۆرت کردیا من کرێکاریم کردیا ئەمن لە دوی ناوەندی لە پۆلی دوی ناوەندی کە ئێستا پێی دەرێن پۆلی هەشت وەنیە بەڵ پارەم لە بابم وەرنەگرتیە ئەنی بام مامۆستا بوو وەزعی باش بوو و دەیتوانی خۆش بمژیانی بەس لە دوی ناوەندی پارەم لێ وەرنەگرت 100 چومیشم کرد کرێکاری یەکەم کە کرد لەبەر محتاجی نەبوو لەبەر ئەوەم بوو دەمیست بەخۆم پارە پێیان بکەم و فعلەن لە دوی ناوەندی چوم کرێکاریم کرد کرێکاریم کردی شیدیم کردیانی زۆریشم کردی بەنزینم فرۆشتیە نەفتم فرۆشتیە دۆندەرمەم فرۆشتیە گێمەڕ پێیان دەگۆ گێمەڕ هەنی ئێستا بە هەوڵمانی بوونی خۆت لەو مەرحەلەی ژیان گەیشتی ئەو مەرحەلەی ژیان لە دوی ینی لە دوی ناوەندیەوە لە پۆلی هەشتەوە تا بابم مابوو پار مەگەر بەقەر لێ مەڕێبی دەنانە هەر خۆمیشم کردیار حەزم لێ بە خۆم بارەکەی نووسوانم پارێ پێیەکەم الحەمدولillah هەرچەندە لە کۆمنتی ئەوزام لەوان نووسی بووی سیارە فرۆشنەکەت پێویستە ئێستا گوت بوت پێویستمە کوڕەکەم ژنم لە بۆ هینە کارژین ژنم لە بۆ هینا پێویستم بە پارە حەزم لێ لە بۆ بستەکرێتیاتی خانیەکم لە بۆ تەرتیب کرد سیارەکەم هەبوو وەنەوشە لاندی گرۆس فرۆشتم لە بۆ کارژینی ها با چەند تەسحیەی دەدا فرۆشتم لۆم بەخانیدا بەسەر قەردار بوومەوە ئەو سیارم بە قەرد کڕی ترکە زانیم یانی دەبی قەردەکەی بدەمەوە دوونێ پێری فرۆشتم پارەکەی دەمەوە ئێستا یەک سیارەمانەیە بەسەوە لەو خێزانم مامۆستایە بەس ئێستا ئەو پشووی هاوینە ناستە دەوامێ لەبەرەوە هەردووکمان بەکاری دێنی باوکی ڕاحمەتی ناوی منداڵەکانی زۆربەی عەرەبی بوو ئیسلامی بوو دینی بوو ناوی منداڵەکانی توش کوردینەوە بزانم زۆر ئەو چۆنە و بیرۆکێکە لە تو دروست بووە سەرڕای باگراوندە ئاینیەکەت ناوی منداڵەکان کوردی لێنە دەزانی چۆنە ینی ناوی جاران ناوەک نەبوو بە ناوی کوردی و عەرەبی شەستەکان و هەفتایەکان و هەشتایەکان بەڵام لەوێ پێیا بوو کە هەندە ناو لێندران نەبوو ئێستا مەسەلەن عەوڵا حەمەد قادر نادر جادر ئەوانە هەمووی هەبوو 1000 سارە لە ناو کورتەیەوە نییە شێم محەممەد وسو نازەم ئەوانە ناوی عەرەبینە بەس خەڵک کەس نەیدەبوو ئەوە عەرەبی ئەوە کوردیە ئەو ناوەنەها زۆر بوو بابوو بەڵام ئوسامە نەبوو سوهەیب نەبوو موسعەب نەبوو سومەیە نەبوو مەسە ئەسما نەبوو زۆر کەم بوو ئەوانە ناوی سەحابەی پێغەمبەری نیاوەرانی کە لەگەڵ پێغەمبەری بوون درودی خوای لەسەر بێ بابم کاو ناوالەی لێنا ئەو ناوانە تازە بوون غەریب بوون یعنی من لە هەولێرێ یەک کەسم دید ناوی ئوسامە بوو بەتان لە من گەورەتر بوو کچەک بوو بەو زەمانی 60 یا 50 بوو کچەک بوو ناوی ئوسامە بوو ئەویدی هەرچی ئوسامە بوو لە هەولێرێ ئەوەی دیدبووم هەمووی لە من گچکەتر بوون یعنی زۆر کەم بوو ئەو ناوە زۆر کەم بوو ئوسامە تەمەن ناوی عەرەبیش نییە ناوی ئەفریقیە لەوێ بە جۆرە شێرش دەرێن لە جنوب ئەفریقا پێی دەرێن ئوسامە دیدی لەوێ پەڕیتەوە هاتە ناو دینیای ئیسلام بوخاری مەسەلەن بوخاری برام ئەو ناوە عەرەبی نییە بوخارە و سەمەرقەندە سوهەیب عەرەبی نییە سوهەیب خەڵکی ڕۆم بوو هات بوو لە مەکەی دانیش بوو ئیسلام یعنی ئەوانە بەڵام ئەو ناوانە ناوی دینین لە پێوەری دینی ئیسلام هەر ناوەک یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوی کە لە خەڵک نایە ناوەشی لێ نایە عیب نەبی خەڵک گەمەی پێ نەکا ناشیرن نەبی و سفەتەش خراپ نەبی گوناحیش نەبی یعنی ئەوە پێوەرەکان بووە مەسەن کابرا جارە کاتە لای ناوی حەزەن بوو حەزەن یعنی غەبار عاجز گوتی لا گوتی ئەنتە سەهل گوتی تو با ناو سەهل بی سەهل یعنی ئاسان گوتی بکە ئاسان کابرا گوتی ناوەک بی بام لە منی ناوی نایگۆڕ ئەی گوتی هەروە بە گوتیان کابرا هەتا مرد بەغەمباری مرد یعنی ئەوە دوعای پێغەمبەر بوو لەبەرەوە ئەو ناوانە هەندە ناوی گۆڕی هەبوو ناوی عەبدولکەعبە بووە بەندەی کەعبە کردیتی عەبدوڵڵا مەسەلەن بام ئەو ناوانەی کە لێناین یعنی ناوەکان بە پێوەرێکی دینی بوو ڕەبتی بە کورد و عەرەب و شت نەبوو ئەمام و کوردین یعنی شانازی بە کورد هات خۆمە دەکەین خوا بە کوردی دروست کردینەوە ترەوە نەتەوەیە و قەومەوەی خۆتە دەبی شانازی پێ بکەی هیچ کاتێک نابی خۆتی لێ دابشووری بەڵام نابی لەسەر و بنەماوی کە ڕقل لە نەوتەوەیەکی بیتەوە خێزانەکەم عەرەبە خێزانەکەم عەرەبە ئێستا لەگە من بە کوردی قسەی دەکا و طەبیعیە یعنی جیاوازی منوی بە زمانەکەیە خاوتنەکەی هیچی دینیە دەنا لە طەبیعەت و نووستن و هەستان و دانیشتن و ئیش و سێکس و هەموو شت وەکو من وەکو ئینسانێک تەعامل دەکەم لەبەرەوە پێم وانییە ئەو پێوەرانە ئەوە بی ئەمن کە ناوی مندارەکانم لێنا خۆم یعنی خۆم بە طەبیعەت حەزم لەوەی کارژین کە لێم نا لە هەموو هەولێرێ و ناوە نەبوو کارژین هەبوو یعنی ژیان بخوان نییە کارژین نەبووە کچەکەم هەژین ئەوەنێ لانچی لە هەژین کارژینی هەر کارمەندێکمان لەگەڵ دایامەش هەر ناوی کارژینە 2000 من 95 هەناسە کچەکەم ناوی هەناسەیە
کوڕەکەی دیم لەو خێزانم ناوی هاریڤانە، هاریڤان، هاری کردن لە بۆڤان خۆشەویست. کوڕەکەی دیم ئەحمەدا، من حەزم لێ بوو ناوی محەممەد بی، خێزانم گوتی نابە ئەحمەد بی، طبعاً لە مارێژن کۆنتترۆلی وەزاکەی کردی بڕیاری وەزارەتی ناوخۆ بە ئێسترە گوتم محەممەدا هەر بەداچی سەمای ئەحمەدم پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵێ ئابەوم حەموودی مەشهورە. دەمێ دوو پرسیاری کۆتایی دەربارەی دایک و باوکی ڕەحمەتی دەبێت. سەرتا باوکی ڕەحمەتی ئەو کاتەی وەبزانم تەمەنن 9 ساڵ بوو کاتێک باوکت بینایی لە دەستدا 10 ساڵ بووی، هەستی وەبزانم ئەو کاتیش زۆر لێ نێزیک بووی، هەستی ئەو کات بەرامبەر ئەو کاتی کە باوکت کۆچی دوایی کرد جیاوازەکەیان چی بوو؟ کاتێک منداڵێک هەست دەکە باوک بینایی لە دەست دەدا و لەمە دوا دەبێت لەگەڵ دابێت کاتێک باوکی جێدایە. بابم مامەستا بوو لە ئامادەی کشتتوکاڵ، مامەستا بوو لە ئامادەی کشتتوکاڵ، یانە من چوومە ماری هەستم کرد بام تەواو نییە، پاریدا بووە لێفەشی بە خۆی دادا بوو، زۆر بێ کات سەری بە بالیفی بوو، ینی زۆرم پێسەیر بوو. ئەم گوتم ڕەنگە نەخۆش بی، دوای داکەم هات گوتی بڕۆ بانگی پلکت بکە، پورت ماریان لەو دی بوو، گوتی برێ بابم چاوی تێک چووە. گوتم بام چاوی نابینی، دەمزانی یانی چاوی زایفە. گوتی ئایتی چوو بە گریا چوون بە پلکم، بۆ پلکم هات خۆی بەسە بام دادا زۆر گریا قورس بوو، ینی ئەو هەستە لە بۆ مندارە کە تەمەنی 10 ساڵ بێ ببینی بابی چاوی نابینی و لەو پاش دەبی دەستی بگری ببێجیان وەنیە تۆ بەغدایە و 2 مانگ لە بەغدایە ماوە عەمەلیاتی کردو، ئەو کاتە تۆ زۆر پێشکەوتوو نەبوو. ئەو نەخۆشەی کە بابم لە چاوی گرتی ئێستا بە 10 دقە چارەسەر دەکرێت بە لێزەری جیازی لێزەرە لێ دەن و شەبەکە چا دەکەنەوە. کچی براکەم گرتیتی پار لێیاندا و چا بووە، ینی چاوەکانی لە دەستدا قورس بوو. ئەمن ئەرکەشی زۆرم کەتە سەری ئەو کاتە تەمەنی منداری بە شەشی زۆری خۆشیەکانی منداریم ڕۆیی چونکە دەبا بەردەوام لەگەر بابم بم کە دەچوینە دەرێ. بابم بە تەبیعەت پیاوە بوو زۆر دەگەڕا، زۆر حەزی لە گەڕان و لە پیاسە و سەردان و برادەرات و کۆمەڵایەتی ئەوە بوو، دەبایە ئەمنی لەگەربی بەدایمی. ئەو لەگەر بوونە بەشێک لە ژیانی منداریمی برد، بەڵام ئەو وای کە زوو گەورە بووم، زوو عەقڵم پێ بکە، زوو ینی وەکو گەورەک بیر بکەمەوە، چکۆ لە مەجلیسی گەوراندا دەنیشتم دایم لەگەر بابم بووم کە دەچوینە دەرێ. ئەوە گۆڕاکاریشی گەورەی لە ژیانی من دروست کرد. برادەرەکانی بابیشم هەموو ڕۆشنبیر بوون، هەمووی خیتەوار بوون، هەمووی نووسەر بوون، ینی ئەهلی فکر بوون، ئەهلی قەڵەم بوون، لەگەر خەرچی ینی سادەدا نەدەنیشت، هەر باسی گەنم و جۆ و درونە و ئەوە ینی ژیان ئەوە بی ئەوە نەبوونە، باسی خوێندن بوو، باسی خوێندنەوە باچ بابم وەکو گوتم مامۆستا بووە لە ئامادەی کشتتوکاڵ. بردنەکەی بابم داکەم پێشی بابم وفاتی کرد، بام دوای ژنمان لە بۆ هیناوە، بەڵام بردنەکەی بابم ینی زۆر تاسیری لە من کرد، زیاتر ینی ئەگەر داکەم 150 تاسیری لە من کرد، لەبی بابم 100 ملیۆن تاسیری لێ کرد، چکە بابم خشت ئەمەی دروست کرد. لە ژیانی خۆمان هەر یەکەمان یەکێک تاسیری زیاترە، یا داک تاسیری زیاترە یا باب. ئەوانەی زۆر لەسەر داچیان دەنووسن، زۆر باسی داچیان دەکەن، ئەوە داچی دروستی کردی و پێگەیاندیە. ئەوەی کە زۆر باسی بابی دەکە ئەوە بابی، ئەمە بابم یان لەگەرەوەی چاوی نەبوو ئەمەی دروست کرد، ئەمەی کردا و پیا و پێگەن. لەبرەو مردنی بابم زۆر جەرگ بڕبوو لە بوو، زۆر قورس بوو و ئێستاش ینی ئەو سەر و ڕشسپی بوو نەهی ئەوە، ینی ئێستا 2 ڕۆژ پێشی بابم ببری تەماشا ڕسمەکانم بکە گەر مابی هەیە و هەفتەک پاشیش تەماشا بکە بزانێت چۆن سەر و ڕیشم هەمووی سپی بوو. بابم پیری کردم، زۆر قورس بوو. ئەی سەبارەت بە دایکت پۆستەکە لەسەری کرد بوو ئەو کاتە کە لە گوندی شاوێز بوون، دایکت تۆی ناردۆتە بەر خوێندن، ئەو کاتە کە قوتابخانەدانەوە بزانم کەسی خوێندەواریشی لێ نەبوو لە گوندەکە، یەکەم جار بوو لە گوندەکە، یەکەم جار قوتابخانە 69 بڵێ ساڵی 69 مەکتەب کە کراوە لە گوندی کراوە، بابم لە شاری بوو کاتە تەڵەبە بوو دەیخین، داکەم لێ بوو کە مەکتەب کراوە، داکەم مامنی ناردە بەر خوێندن، باجی کچەشی جیرانمانی ئەمن گچکە بووم، گوتم بڕۆ مەکتەبێ ناوت بنووسە، داکەم گوتم من ناچم شەرمێ گچکە بووم، 4 سال بانجی کچەشی جیرانمانی کرد، خزمیشمان بۆ ئێستاژمان ناوی هەدیەیە، گوتی هەدیە وەرە وسامەی بە مەکتەبێ بزانە وەری ناگرن، فعلەن هەدیە لەگەرم هات هەتا دەرکەی مەکتەبێ، گوتی ڕۆ وەڵا چوومە ژۆرە ڕاوەستام، مامۆستایەک دانیش بوو بە ڕەحمەت باوەڕ ناکەم مابی، ینی چکە باس ساری 69 دەکەم، ناوی یوسف بوو، مامۆستا یوسف. گوتی هات چت دەوێت دەتەوێت بخینی؟ گوتم بەرێ. گوتی ناوت چێ؟ گوتم وسامە جەمیل نووسی. گوتی بڕۆ ئەو ژۆرێ. ڕاست چوومە ژۆرێ، لەبەرەوە کە بوومە خوێندەوار لە سای سەری داکەم بووە، ئەوە لەبیر ناکرێ. دەست خۆش بیتە مامۆستا، سوپاس لەو بەشداریکردنت لەو کاتەی بەمە دەبا. من داوای لێبوردن دەکەم ئەگەر سەرم ێشان بنیان یا بە پێی پێویست جوابی سەرەکانم نەدابێەوە.
دەست خۆش بیتن زۆر خۆشحاڵ زۆر سپاس.